Zlatan دەبێت و ڕۆژێک باش زۆر بگورن کە سەرەتا کاتەکە بەم شێوەیە درەن کە لە بەتکنی هەواڵی ڕێگەوبانەوەی پێویستی بان و کارتاوی لە بتنەکان ئاراستە بکەم. دکتۆر باخەوان سەرۆکی بەشی لێکۆڵینەوەی سەرۆکی ناوەندی فەڕەنسیە بۆ لێکۆڵینەوە لەسەر عێراق. زۆر بەخێر هاتی دکتۆر. بابەتی ئەمڕۆمان بریتە لە گەڕینەوە لە کۆمەڵگەی ترادیسیۆنەلەوە بۆ کۆمەڵگەی مۆدێرنیتی ئاڵنگاریەکانی دروستبوونی تاک لە کۆمەڵگەیەکی ترادیسیۆنەلا بەرەو کۆمەڵگایەکی مۆدێرنیتێکە تاک یاخود کۆنسێپتی ئیندیڤیدوالیزم ئەتوانێت چۆن لەناو کۆمەڵگەیەکی ترادیسیۆنەلا شوێنی خۆی بکاتەوە و ئامادەیی بێت. سەرەتا پێم باشە دکتۆر جەنابەت چەند دەقیقەی باسی ئەو تێزانە بکەین کە لە بەرامبەر ئەم پرسیارە هاتە، پاشان چەند گفتوگۆیەک ئەکەین و گفتوگۆی کراوەوە. ئۆکێ. سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون، سپاس بۆ سافۆ. زۆر خۆشحاڵم لەم شوێنە بشووکە بە خزمەتیەوە ئاگەم، چونکە ئەو ماوەی چەند ساڵێکە هەمیشە لە هۆڵی گەورە و جەماوەری گەورە و مایکرۆفۆنی گەورە و تر مەجای دیالۆگ و گفتوگۆک و پێویست دروست نابێ بەڕاستی. و هەمیشە و گفتوگۆی کە ئاکرێت دەقەیەک دوو دەقە بەوانە ئەدەن کە بەشداریەکەن و دوای بەپەڵە پێیان ئەڵەن پرسیارەکەتان بکەن و تەواو دانیشن. بەس من بۆیە هەر سەرەتا پێشنیاری ئەوم کرد وتم ئەوە چەند ساڵێکە من بەردەوام قسە ئەکەم، بەڵام با کاتێکیش هەبێ من گوێ بگرم بۆ ئەوەی زیاتر بەشداربووان قسە بکەن و من گوێ بگرم و دوای ئەگەر بوو دیالۆگێک لە نێوان ئێمە دروست بێ. بەڵام هەم سافۆ هەم ڕێکخراویش پێیان خۆش بوو من سەرەتا تۆزە بە کەمیاوە 5 دقا 10 دقا زۆر بڕوە 20 دقا 20 دقەیە قسە بکەم و دوای ئەوەی تر با بڵێن ببێ بە دیالۆگی کراوە. باشترین شت بەڕاستی دیالۆگی کراوە هەر لە هەولێر شوام کرد، بڕیار نەبوو دیالۆگی کراوە بکرێ. خەربێکاگاسی بڕیار نەبوو دیالۆگی کراوە بکرێت، بەس کاتێک هەستم بخوا کرد جۆرێک لە بێتاقەتی لە هۆڵەکە دروست بووە لە نێوان توێژەرە فەڕەنسیەکان و ئەو ژماوەرەی کە لە هۆڵەکان یەکسەر بەرنامەکەم گۆڕی. هەر لە هۆڵەکە بەرنامەکەم گۆڕی وتم پانێلی داهاتوو ئەیخەینە پانێلی کۆتایی کۆتا ڕۆژ و ئەو پانێلەی کە ئێستا دەستپێکا یەکسەر ئەبێ بە دیالۆگ لە نێوان هۆڵەکە و توێژەرەکانە. بەهێزترین پانێلی کۆنفرانسەکە ڕاستەکەی ئەو دیالۆگە بوو کە لەگەڵ جەماوەرەکە دروست بوو، چونکە ئەو جەماوەرەی کە ئێستا لێرەن ئەو جەماوەرەی هاتبوون بۆ هۆڵەکە ئەنی خەڵکی ئاسایی نین. بۆ نمونە لە فەڕەنسا کە کۆڕێک ئەگری لەسەر عێراق یا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە دێ بۆ کۆڕەکە توێژەر نییە، مامۆستای زانکۆ نییە، خوێندکاری دکتۆرانی خەڵکی ئاساییە کە پێی خۆشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێبگا. لەبەرەوە تۆ نیم سەعات قسەی بۆ بکەی سەعاتێک 40 دقە زۆر ئاسایە و لە کۆتاییشە نەکات پرسیار ناکە، بەردەوام ئەنووسێ. بەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەبوون لە کۆڕاوانی ئەوانەی کە دێن بۆ کۆڕ ئاستێکی ڕۆشنبیری جارێ بەرزیان هەیە. ئەوەیەک و دووهەمیش زۆرتر حەزیان لە تێۆریزاسیۆن و کۆنسێپچوالیزاسیۆن و باوەکو شەونم یاحیا قسە نەکەم. ئەی با بڵێن دروستکردنی کۆنسێپت و دروستکردنی تێۆری گەورەیە تاوەکو بڕۆیتە ناو باسکردنی چۆن شتەکان ڕۆی هەنی حکایەتیان بۆ بکەیت. بەس دکتۆر پەیوەندی بۆ هەیە کە لە هەندێک شوێنە ئێمە ناوەندە ئەکادیمیەکانمان بۆ شێوە ڕێکخراوە نین کە هەموو مناقەش ئەکادیمیەکان لەوە بکرێت، بۆیە هەر هەوڵێک لە دەرەوەی ئەکادیمیا من هەستەکەم ڕێکخراوەتی بۆ گەیشتنەوە هەیە کە لە دەرەوەی ناوەندەکانیش بتوانن گفتوگۆی لە بەم شێوەیە دروست بکرێت. ئەو کارێکی زۆر باشە و بێگومانەوە یەکێکی ترە لەو خاڵانەی کە لە ڕۆژهەڵاتە نەکە لە کوردستان تێبینیەکەی ئەنی کەمتر معریفە لە ناو شوێنە ئەکادیمیەکانە بەرهەم دێ، زۆرتر لە دەرەوە بەرهەم دێ. ئەنی بۆ نمونەیەکێکی وەکو بۆرجۆ، دولوس، فۆکۆ، دێریدا، تورێن بۆ نمونە هەر هەمویان لە ناو زانکۆکانە پەروەردە بوون و لە ناو زانکۆکانیشە خەڵکیان پەروەردە کردووە. هەموو قوتابخانە فکریە گەورەکان بۆ نمونە قوتابخانەی سترۆکتۆرالیزم هاتاوەکو ئەگاتە قوتابخانەی ڕەخنەی، قوتابخانەی ئەکشنی پێربۆردی و هەر هەمووی لە ناو زانکۆکانە بەرهەم دێ و لە ناو زانکۆکانیشە دابەشەکرێ. بەس لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتە زۆر بەکەمی زانکۆکان ناوەندی بەرهەمهێنانی معریفەن. لە باشترین دۆخە زانکۆکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هینە ناوەندی دابشکردنی معریفەن، یعنی معریفە لە دەرەوە بەرهەم دێت ئەوان دابەشیەکەن بەسەر خەڵکیکەوە لە کاتێکە ئەگەر بێت و معریفەکە وەکو پێویست هەزم کردابێ و هەرس کرابێ. بەڵام کاتێک کە مامۆسایەک معریفەکەشی وەکو پێویست هەرس نەکردبێ ئەو کاتە سڵان گرفت خۆی دروستە بێ، گرفتەکە لەوە دروستە بێ وەکو معریفەکەش وەکو خۆی ناگا. یعنی بۆ لەو ڕۆژانەی پێش و هەین 2-3 مانگ لەمە و پێش
یەکێک لە زانکۆکانی کوردستان توێژینەوەیەکیان بۆ ناردم کە لەسەر پێربۆردیۆ نووسرا بوو. ئەنجاوتیان هەڵی بسەنگێنە وتم ئەگەر پێربۆردیۆ خۆی زیندوو بکەمەوە ئەمە زمانی کوردی بزانێ و بیخوێنێتەوە لێ تێناگا خۆی تێناگات لەوەی کە تەرجمە کراوە. ئەوش خۆی بۆ خۆی یەکێکی لە مشکلەکان بۆیە ئەوەی تۆ زۆر ڕاستە لەم ناوچەی ئێمە معریفە زیاتر لە دەرەوە دروسە بێ تاوەکوونەوە بە معریفە بس يعني كم خوش بعد سكت بشش كل السوي كا هلو مرجي دروس مولي تعالى كونجاي ترانسفيرنال عشان شو يتواني شو يفهم كاتو ياخد أقربين نوير شون بيستوي ياخد أما بيشوين الدشرنك كا أو كونسبتا برونا إما هات بياخد تنها هاورد كراو نقل كراو ئەوەی تر ئەبێ بە دیالۆگ ئەوەی باشە ئەوەی بە دیالۆگ حازەرە پێشکەش کردن. ڕاستێکی بۆ تێگەیشتن لە چەمکی خۆی بۆ خۆی باسکردنی ئەو ئیشکالێتە لە شوێنێکی ئاوا ینی ئەم ڕێکخراوە کە ئەم بابەتەی بەلاوە گرنگە خۆی بۆ خۆی دیاردەیەکە خۆی بۆ خۆی پرسیارێکی گەورەیە. ئەی تەماشاکە ئێمە لە ناوچەیەکین لە وڵاتێکین هەموو ڕۆژێک کۆکو لە کۆنفرانسەکەی وشتم کە لە خەو هەڵەسین یەکەم جار تەماشای تەلەفۆنەکەمانەکەین ئەڵێم زاینەم دەوڵەتە ماوە یان نا شتێک ماوە بە ناوی دەوڵەتی عێراق یا هەموو ڕۆژێک کە هەڵەسین تەماشای تەلەفۆنەکەمانەکەین یەکسەر پرسیار لە خۆمانەکەین بزانین عێراق نەبوو بە گۆمی خوێن شەڕی ناوخۆ یاخود بزانین داعش تا کوێ هاتوێتەوە یا با بزانین تورکیا چەند کەسی کوشتووە خوێنی چەند کەسی ڕشتووە وانە لەناو ئەم هەموو کۆنتێکستا گروپێک دروست بووە ڕێکخراوێکی باس لە ئازادبوون و تاکبوونەکە خۆی بۆ خۆی شتێکی گرنگە بەڕاستی من هەر ئەوە شوای لێ کردم کە لەناو ئەو هەموو داواکاری کە هاتبوو بۆ گفتوگۆ و بەرنامەوانە ئەمە هەڵبژێرم پێم خۆش بۆ ڕاستەکەی لە خزمەتان نابم زیاتریش گوێ بگرم بەڕاستی تاوەکو قسە بکەم بەس هەر ناچاریان کردم قسە بکەم بۆیە وتم باشە خوب وڵە ئیشکالێتی تاک و تاگەرایی لە کۆمەڵگای ترادیسیۆنێلە هەر سەرەتا پێم خۆشە ئاماژەیەک بۆ بدەم ینی جیاوازێکی زۆر نییە لە نێوان کۆمەڵگای کوردستانی و کۆمەڵگای عێراقی و کۆمەڵگای لوبنانی و کۆمەڵگای سووری و کۆمەڵگاکانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی ینی کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە لە نێوانە نازان بۆ نمونە ئەڕۆن گەر بڕۆن بۆ دارولبەیزا زۆر جیاوازی نابینی لەگەڵ سلەیمانیە ئەگەر بڕۆی بۆ ینی یەکێک هەرێکێک لە شارەکانی تونس ڕاستە هەندێک جیاوازی هەیە بێگومان بەڵام جیاوازی سترۆکتۆراڵی زۆر گەورە نابینی لەگەڵ بەغا و لەگەڵ نەجەف و لەگەڵ شوێنەکانی ترا بۆیە ئەکرێ کاتێ پرسی تاک باسەکەین ینی بەش لە کۆمەڵگای ترادیسیۆنێلا یعنی لە ئاستە شەرقیەکە بە شێوەیەکی گشتی ببیندێ نەک بە تەنها لە گەڕێکێکی بچووک و لە شوێنێکی بچووکە باسکردن لە تاگەرایی بێگومان لە بەرامبەری ئەندیڤیدوالیزمادای ئەنێم ئەندیڤیدوالیزم ینی تر هەر کەسێک یەکێک ئەڵێ تاکاندن و یەکێک ئەڵێ تاگەرایی یەکێک ئەڵێ فەردانیەت و هەر ینی گرنگەوەی کە چەمکەکە وەکو پێویست بە ئێوە بگە ئەندیڤیدوالیزم ناتوانین لێی تێبگەین بە بۆچوونی من نە لێرە نە لە دەرەوە نە لە هەر شوێنێکی تر تاوەکو لە بەرامبەرەکەی تێنەگەین بەرامبەرەکەشی لە زانستە کۆمەڵایەتەکان بەتایبەتی لە سۆسیۆلۆژیا بریتێ لە ئۆلیسم ئەزانم ئەم چەمکە زۆر وەکو پێویست باس نەکراوە لە کوردستانە چەمکی ئۆلیسم دژەکەی ئەندیڤیدوالیسمە و تێگەیشتن لە ئۆلیسم ڕاستەوخۆ ئەتباتەوە بەوەی کە کاتێک باسی ئەندیڤیدوالیزمەکەی لە کۆمەڵگایەکی ترادیسیۆنێلە لە کۆمەڵگایەکی سونەتی و تەقلیدیە بزانی باسی چیەکەی ئۆلیسم خۆی وشەیەکە لە ئەسڵی گرێکەوە هاتووە ئیغریقیەوە هاتووە بە ناوی ئۆلۆس لە ئۆلۆسەوە هاتووە ئۆلۆسیش کە ئێستا تەرجەمەیەکەین بۆ نمونە بۆ زمانێکی ئینگلیزی یا فەڕەنسی بە ناوی تۆتالیتی یعنی چی یعنی گشت نەک کۆلێکتیڤ ژایە گشتی ژایە لە بەرامبەر گشتە پارچە هەیە تۆ گشتێکت هەیە بۆ نمونە لاشەی من گشتێکە بەڵام لەناو ئەم گشتە دەستم هەیە دەستی ترم هەیە سرم هەیە پاچم هەیە هەموو ئەمانە پارچەم ئەو اینجا ئەم ئۆلیسمە کە ئەم گشتەیە کە ئەم تۆتالیتەیەکە ئەم هەموویە لەسەر ئەوە بیناکراوە کە پارچەکان هیچ معنایەکیان نییە پارچەکان دەستی من بەتەنها هیچ معنایەکی نییە سەری من بەتەنها هیچ معنە قاچی من هیچ معنایەکی نییە مامۆستا جیهاد خۆشحاڵم ببینین هەر هەموو دەم و چاوە ئەناسمەوە تا لە ئاخیرا لۆکالیزم کردی یاخوا بەخێر بێی سەر چاو بەشەکان معنایان نییە و ناتوانن ببن بە سەرچاوی معنا بۆ خۆیان لە خودی خۆیانە ینی ئەو سووا بە فەڕەنسی پێوتری ئەو سووا خۆیان لە خۆیانە ناتوانن سەر بەخۆ بن خۆیان لە خۆیانە ناتوانن ئۆتۆنۆم بن خۆیان لە خۆیانە ناتوانن مانا بە خۆیان ببەخشن ئەوەی کە مانا بەم پارچانە ئەبەخشێ بریتێ لە تۆتالیتێکە بریتێ لە گشتەکە جا لێرەوە ئەمە تەعمیمەکرێ بەسەر کۆمەڵگا
ئەوەی کە معنا بەخشێ بە ژنێک بە پیاوێک بە مناڵێک بە گەورەیەک بە فەردەکانی کۆمەڵگا خودی خۆیان نین لە کۆتاییە ئەو تۆتالیتەی کۆمەڵگە کۆی کۆمەڵگاکەیە کە بە تۆ ئەڵێ چۆن پێ بکەنی کە بە تۆ ئەڵێ چ جۆرە جلێک لە بەرکەی بۆچی من ئێستا بۆین باخم بەستووە هاتووم لێرە بەڵام بۆ تۆ نەتبەستووە بۆ تۆ بەم شێوەیە بۆ نمونە سەرپۆشت کردووە بۆ ئەو نەی کردووە ینی کۆی کۆمەڵگاکەیە کۆی گشتەکەیە تەحدیدی سەرچاوەی مانای بوونی تۆ لە ناو مێژووە ئەکا و بەبێ ئەم گشتە تۆ هیچ معنایەکت نییە ئەوە بریتێ لە ئۆلیسم وازەحە بۆ هەموو لایەک یا دووبارەی بکەمەوە ئۆکەی ڕەنگە نمونەیەکی سادەتر ئەگەر بدەم بۆی ئاشکرا بێ لای هەموو لایەک چین بۆ نمونە چەمکی چین ئەمە قسە لەگەڵ هەمومان ناکە هەمومان لی تێکن چینی کۆمەڵایەتی لە ناو تێوری ئۆلیزمە ئەوانەی کە ئینتیمان بۆ ئۆلیزم هەیە پێیان وایە چینی کۆمەڵایەتی وەکو تۆتالیتەیەک وەکو گشتێک ئەو سەرچاوەیە کە دەستنیشانی مانای ئەندامانی چینەکە ئەکات تۆ بە ئیختیاری خۆت ئینتیمات نەکردو بۆ چینی کرێکاری تۆ لە ناو پرۆسێسێکی کۆمەڵایەتیە بەبێ ویستی خۆت بوویت بە ئەندامی چینی کرێکاری ئەوەی کە توی کردووە بە چین ئەندام لە چینی کرێکاریە یاخود هەر چینێکی ترە لە چینی بۆرژوازیە یا چینی مامنەوەند یا هەر چینێکی تر ئەوە کۆی ئەو هەلوو مەرجە چینایەتەیە کەوا لەوە ئەکات تۆ لە 180 شانسی ئەوەت هەبێ کە لەگەڵ کرێکارێکە زەواج بکەیت تەنها لە 120 ئەوانەی کە ئەم تێورێتە بنیەکەن شانسی ئەوەت هەیە کە لە کەسێکی دەرەوەی چینەکەی خۆت زەواج بکەیت بۆ نمونە ئەگەر تۆ من باوکم کرێکار بێ من ئەبمەوە بە کرێکار لەگەڵ ژنێکی کرێکارە زەواجەکەم بۆی مناڵێکی کرێکار دروست بکەین کە گەورە بوو لەگەڵ کچێکی کرێکارە زەواج بکە بۆی کوڕێکی کرێکار دروست بن ئەوە ئەوانەی کە تەبەنی ئەماکەن ئەڵەن لە 120 تەنها هینێکەیە مارژێکە ینی با بڵێن چی پێوترێ مارژ دەکسیون ینی با بڵێن شانسی ئەوە هەیە کە تۆ ئەم دێتەرمینیسمە بشکێنی بۆ ئەوەی بڕۆی لەگەڵ کەسێکی کا زەواج بکەی وە کوڕەکەت نەبێتەوە بە کرێکارێک کە دواتر لەگەڵ کرێکارێکا زەواج بکەوە بۆ چونکە ئینتیما بۆ چین لەو چوارچێوەی ئۆلیسما دروسە بێ تۆ خۆت بە تەنها شانسی ئەوەت نییە هەلومەرجی ئەوەت نییە توانایی و ئیرادە و ئاینی کەپاسیتی ئەوەت نییە کە بڵێ ئەمڕۆ من لەم چینە ئەڕۆمە دەرەوە سبەینە ئینتیما بۆ چینێکی ترەکەم وازەحە لە ناو مێژووە ئەوانەی کە زۆر بەخێرایی هەندێک سەرە قەڵامم ئامادە کردووە لە ناو مێژووە ئەوانەی کە با بڵێن هینی بنەماکانی ئۆلیزمیان داناوە بە تایبەتی لە سۆسیۆلۆژیایە ئەم حیکایەتە لە ئۆگوستۆ کۆنتەوە دەست پێەکەن هەمووتان ئۆگوستۆ کۆنتە ناسن پێویست ناکە باسی بکەم ئۆگوستۆ کۆنت پێغەمبەر و داهێنەری پۆزیتیڤیزمە ئەو یەکەم کەس بوو بە ئێمەی وت لەم چوارچێوە کە دیاردە کۆمەڵایەتەکان هەر هەمویان بە پێی یاسایەک ئەڕۆن بەڕێوە ئەو یاساش یاسایەکی یونیڤەرسێلە کە خۆی فەرزەکە بەسەرمانە تۆ ئیختیاری ئەوەت نییە ئەمڕۆ بڵێ من بڕیارە دەم ئەبم شێوەیە مامەڵە بکەم ئەمە تایپی منە لە مامەڵەکردن ئەمە تایپی منە لە بیرکردنەوە ئیتر باوکم چیاڵە بابیڵێ دایکم چیاڵە بابیڵێ مامۆستاکەم چیاڵێ مەلای مزگەوتەکەم چیاڵێ یا قەشەی کەنیسەکەم یا مامۆسای زانکۆم یا سەرۆکی حکومەت نا ئەو پێ ئەڵێ تۆ مەحکومی بە یاسایەکی گشتی یونیڤەرسال چۆن دیاردە سروشتەکان مەحکومن بە کۆمەڵێک یاسا باران و بەفر و نازانم سەرما و گەرما ئەوە تۆی کۆمەڵایەتیش تۆ وەکو کەسێکی کۆمەڵایەتی وەکو کائینێکی کۆمەڵایەتی مەحکومی بەو یاسا گشتیە کە تەحدیدیەکە کە تۆ چۆن لە ناو مێژووە بوونت هەبێت ناڕۆمە ناو تەفاسیلەکەی دوای ئەتوانین بە درێژی باسی بکەین اینجا بێگومان دوای ئۆگوستۆ کۆنت چەندین تێوری تریش دێ یەکێک لە تێورەکان بریتێ لە تێوری گەشەگەرایی گەشەگەرایش دیسانەوە ئێڤۆلوسیۆن لە تێوری دو لێڤۆلوسیۆن ینی ئەوە گەشەکردن لە ناو مێژووە بۆ نمونە لە تێوری ئێڤۆلوسیۆن پێی وایە ئێمە لە ناو غاباتێکە ئاژین لە ناو ئەم غاباتە تۆ تەنها دوو اختیارت هەیە یا سەرت بڕاوە یا سەرە بڕی یا قەڵاچۆەکە یا قەڵاچۆ کراوی یا ئەکوژی یا ئەتکوژن ئەوانش کە سەرە بڕن هەمیشە بەهێزەکانن ئەوانەی کە لە ناوەچن هەمیشە لاوازەکانن
لەناو کۆمەڵگایە بۆ نمونە تۆ هینێکت هەیە شینێکت هەیە کە هەموو سەرمایەکانی لەدەستایە سەرمایەی ئابووری و سەرمایەی کۆمەڵایەتی و سەرمایەی مادی و سەرمایەی کولتوری و سەرمایەی نازانم چی هەموو سەرمایەکانی لەدەستایە تۆش هیچ یەکێک لەم سەرمایانەت شانسی ئەوەت نەبووە هیچ یەکێک لەم سەرمایانەت لەبەردەستات کاتێ ڕوبەڕوو لەناو ئەم غاباتە ڕوبەڕوو یەکتریە بنەوە ئەو هەزاران چەکی پێ تۆش یەک فیشک لە مەغزەنەکەتان نیە هەر لەگەڵ لە یەکەم بەریەکەوتنە تۆ کوژراوی چونکە تۆ بەبێ شەک ڕۆژ ناو شەڕێکەوە لەبەرەوە ئەم تێوری پێی وایە ئەوانەی کە لە کۆتاییە ئەمێننەوە ئەوانن کە لەناو کۆمەڵگا هەرە بەهێزەکان بۆ نمونە لە تورکیا هەموو تورکیا لەسەر ئەم داروینیسمە کۆمەڵایەتێ بیناکراوە کۆمەڵگای تورکی هەر لە سەرەتای بیستەکانەوە لە کۆمەڵگای تورکی پێی وابوو لە کۆتاییە ئەوانەی ئەمێننەوە هەرە بەهێزەکانی ناو کۆمەڵگان بۆیە بە هیچ شێوەیەکدانیان بەوە نەئەنە ئەمانە ئەرمەنن هەن ئەمانە کوردن هەن ئەمانە نازان گرێکن هەن ئەمان هەموو ئەمانە ئەبێ لە ناو بەهێزەکانە بتوێنرێنەوە بەهێزەکەش بریتێ لە چی بریتێ لەو گروپەی کە تورکی شارین کە دەستیان لە کولتور گیر بووە کە دەستیان لە ئێدوکیشن گیر بووە کە شانسی ئەویان هەبووە فێری زمان بن شانسی ئەویان هەبووە لە دنیا تێبگەن و دەستیان بۆ نمونە جەستەی عەسکەری گیر بووە جەستیان لە عەقڵی دەوڵەت و موئەسەساتی دەوڵەت گیر بووە هەموو ئەمانە ئەو قیمەی شارستانیان کە ئەبێ پەراوێزەکان لەناو بەرن لەناوبردنیش دوو چۆرە ینی کاڵم سەربڕی خۆ مەبەستم سەربڕینی هی نییە فیزیکی مەبەستم سەربڕینی سامبۆلیکەوە نیە ینی ئەبێ هەموو ئەمانە ئەسیمیلەیشن بکەن هەموو ئەمانە ئەو مۆدێلە کە هەیە لە سەری سەرەوە ئەو مۆدێلە خوابێت پێداوە ئەبێ ئیندیماژکەن و تێکڵیان بکەن و بیان توێنەوە لەناو خۆیان باشە تەماشاکە بکەم 16 دقیقە اوكي باوش لعبان كاتب باوش لعبان قيناك دوای لە کاتی مناقەشەکە کاری بکڕێنەوە سەریان ئاندیڤیدوالیزم لێرەوە ئەمە ئەم تێوریە کە لەسەر هەموو ئەم تێوریانە لەسەرین کۆمەڵێکی تریش ما بوو باسیکەم دوای ئەکرێ بگەڕێنەوە سەریان لەسەر ئۆلیزم بینەکراون یعنی وشەی ئۆلیزم لە مێشتانە بێ هەموو ئەمانە لەمەوە وەرگیراون دوای ئەوە ئەندیڤیدوالیزم لە بەرامبەر ئەم ئۆلیزماش دەردەیەکی گەورە قوتابخانەیەکی گەورە دروستە بێ کە لە یەک کاتە فەلسەفیە سیاسیە سۆسیۆلۆژیە مۆراڵیشە هەموو ئەمانە لەسەر شیردامەزراون لەسەر ئەندیڤیدوالیزم یعنی پێناسەکەی زۆر سادەیە پێویست ناکە بڕۆینە ناو ڕەگ و ڕیشەکان و هەموو پێناس و ناوزەم تێوەرە جیاوازەکان بێنینەوە بەس بە شێوەیەکی خێرا بریتێ لە سندنەوەی سنترالیزم لە کۆمەڵگا و بەخشینی ڕاستەوخۆی بەتاک یعنی بێنرخکردن و بێبەهاکردنی گشت و بەهادان بە پارچەکان ینی ئەوەی کە بەهای هەیە گشتەکەی من نییە دەستی منە دەستەکەی ترمە سەرمە قچاومە لووتمە ینی بێهودە نیە وردە سپێسیالیزاسیۆن دەست پێکە بۆ نمونە تۆ دکتۆرێکت هەیە بەس ئیشی لووتە چونکە گرنگی بەلووتەدا ینی ئەمە هەندێک وێنەتانە دەمێ بۆی سادەی بکەمەوە یا دکتۆرت هەیە بەس ئیشی دانە دکتۆرت هەیە بەس ئیشی قاشە بۆ چونکە ینی دوور نییە ئەم بەڕاستی ینی دوور نییە لە دروستبوونی ئەندیڤیدوالیزم تەنانەت بەشی تۆب و زانستەکانی تریش بە جۆرێک لە جۆرەکان لینکیان لەگەڵ سەرکەوتنی بەهێزانە و بیلدۆزەرانەی ئەندیڤیدوالیزمە هەیە چونکە ئەندیڤیدوالیزم بە شێوەیەکی زۆر بیلدۆزەرانە دەست پێکە بیلدۆزەر مەبەستم هینە مەبەستم ئەوەیە کە دێت هەمووی ڕائەماڵێ هەموو ئەم تێوەریانە ڕائەماڵێ یان کا بە ژێر خۆیەوە بەڕادەیەکە زۆر بەدەگمەن ئێستا لە ڕۆژ ئاوە کۆمەڵگایەکت ماوە کە کۆمەڵگای ئۆلیست بێ بە پێشانەوە بەشێکی زۆری کۆمەڵگاکان لە هەندێک ڕوبەری لێ دەرکەی هەمووی کۆمەڵگای ئەندیڤیدوالیستن ئەمان بیلدۆزەرەیە کە ڕای ئەماڵێ کە تەنانەت وا لێ ئەکات کە زانستە سروشتەکانیش ناچار بکات کە بە جۆرێک لە جۆرەکان بکەونە ژێر هەشمونیەوە سندنەوەی سنتراڵ بوون لە کۆمەڵگا بەتاک کۆمەڵێک دەرەنجامی زۆر گەورەی لێکەوتەوە دەرەنجامی چی ینی بۆ نمونە بە جۆرێک لە جۆرەکان هەرچی دەسەڵاتی خێزان هەیە سنووردانیە ئەگەر ئاوا بوو بێ ئاوا ئەهێنێ ڕۆژ لە دوای ڕۆژ قۆناغ لە دوای قۆناغ ساڵ لە دوای ساڵ ئاوا هینێکات ئەیا لە قاڵب دەسەڵاتی دەوڵەت ئەگەر جاران ڕەهاییەکی هەبوو بێ وردە و دایار دەسەڵاتی دەستگا ئابوووریەکانەوە مامۆستا ئومێد لێرەیە
کە مامۆسای ئابووری و بە وردی ئاگای لەوەی وردە دەسەڵاتی ئابووری وەکو دەسەڵاتێک گشت تۆتالیتێ لە قەهینەکەن بچووکەکرێنەوە هەموو دەسەڵاتەکان بە دەسەڵاتی ئاینیشەوە بۆ نمونە پێش سەر هەڵدانی ئەندیڤیدوالیزم ئەوەی کە دەستنیشانی مانای گەورەکانی ژیانی مرۆڤیا کرد لە تاکێکەوە هەتاوەکوە کاتە حەدر دەستگا گەورەکان ئاسمان بوو ئەوە بوو کە ئێمە لە سۆسیۆلۆژیا پێڵێن ترانسەندانس یعنی ئەوێ وانە کە ئەندیڤیدوالیزم دەست پێیە کە ئاگاتە لای ئێمە یەکسەر ئەوێ لێ ئەسەنینەوە ئەیین بە ئێرە لە خواری خوارەوە هەتا ئیتر ئەوە خواری خوارەوەی پێمان هەڵێ سەری سەرەوە چییە هەنی لە پێش ئەندیڤیدوالیزمە سادەیەکەمەوە چونکە تۆزێک ئالۆزە بمبورن لە پێش سەرهەڵدانی ئەندیڤیدوالیزم سەرەوە بە ئێمەیەوت خوارەوە ئێوە چین ئێوە چۆنن ئێوە بەچی تایپێک ئەبێ مامەڵە بکەن لەگەڵ خۆتان و لەگەڵ ئەو دنیایی کە بە دەوروبەرتانن بۆ نمونە خوا پێناسەی ئێمەی ئەکرد خوا پێناسەی کۆمەڵگای ئەکرد خوا پێناسەی خێزانی ئەکرد خوا پێناسەی جوڵانەوەکانی ئەکرد ئەنی سەرەوە ترانسەندانس ئەوێ کە هەرگیز نایبینین دوورە بەڵام لەگەڵ سەرهەڵدانی ئەندیڤیدوالیزمە خوا کۆتایی پێ نایەت بە پێشانەوە خوا لە هەموو کۆمەڵگا ئەوروپیەکانە هەیە ڕەنگە بەرفراوانتریش هەبێ بەڵام ئەوەی دواتر مانا بەخوا ئەدا بەو فۆقیەتە ئەدا بەو ترانسەندانسە ئەدات ئەمەیە کە لێرە لە سۆسیۆلۆژیا پێڵێن ئیمەنانس یعنی خواری خوارەوە ینی بۆ نمونە جارێکی تریش ئەو نمونەیەم هێنە هەیەوە کوڕێکی سەلەفی لە هێشتا نەگەیشتمەوە سەر کوردستان بەرەساوەجان باشە کوڕێکی سەلەفی هینێکی لە پیایە با بڵێن پانتۆڵێکی لە پیایە تا هینی دیارە ئەوەی با بڵێن چی پێوترێ قولەپێی دیارە ئەوە کڵاوێکیشی لەسەرەکە ئاگاتە سەر دەوام ڕیشیشی ئەوە بەرداوەتەوە ئەگاتە دەوام ئەم لاولای کچە کارمەندەکەی ماچەکات ینی ڕەفیقی با بڵێن بەیەکەوە کارەکەن ئەم لاولای ماچەکە ئەنجا ڕۆژێک چاوپێکەوتنم هەبوو لەگەڵی لە توێژینەوەیەک بوو پێویستم پێی بوو وتم باش ئەمە چۆن نەکەی ئاوتی بۆ نەیکەم ئێوتم پێت وانێ ئەمە حرامە وتی ناکێ وتی حرامە ئەنجا کەوتی نەموناقەشە و گفتوگۆ بۆی لێ تێبگەم نەکەوە با بڵێن گومانی لەسەر دروستکەم چونکە ئەوە ئیشی سۆسیۆلۆژیەک نییە بێت گومان لای بەرامبەرەکەی دروستکە و مناقەشەی لەگەڵا بوو من ئەمیست لێ تێبگەم لە ئاخیرا تێگەهاندم ئەو معنایی کە ئەم ئەیدا بەو ماچە هەموو ڕۆژێک کە ئاگات ئەم لاولای ماچەکە هەموو ڕۆژێش کە ئەڕاتەوە لە داوام تەواوی ئەم لاولای ماچەکە چونکە ترادیسیۆنی فەڕەنسی وایە کوڕ ئەم لاولای کوڕ ماچ ناکە کوڕ ئەم لاولای کچ ماچەکە و کچیش ئەم لاولای کوڕ ماچەکە کە ئەگەنە دەوام بەڵام کە دەوامیش کۆتایی پێ هات کوڕەکان تەوقا لەگەڵ یەکتریاکەن و ئەڕۆن ئەیتر ئەمە ینی لە کۆتایی تێگەیشتم ئەو مانایی کە ئەم کوڕە سەلەفیە کە هەر پێشنووسەکەی لە مزگەوتاکە ئەو مانایی کە ئەیدا ئەم مانایە خۆی دروستی کردووە ینی هەرچی ئاەت و حەدیسەکانەیە هەر هەمووی هێناوەتەوە بۆ ئەوەی تەعبیئان بکا بخاتە خزمەتی ئەم پراکتیکەی خۆی مەبەستم ئەوەیە بڵێم لە چرکەساتی سەرهەڵدانی ئەندیڤیدوالیزمە هەموو شتەکان گۆڕانکاری گەورەیان بەسەرادێت ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر کۆمەڵگای کوردی ئایا ئێمە تا ئێستا یەک ڕستاڵەم و دوای پرسیارەکانی خۆت بکە لەسەر کۆمەڵگای کوردی و کۆمەڵگای عراقی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی بەگشتی ئایا ئێمە تا ئێستا پێمان ناوەتە ناو پرۆسێسی ئەندیڤیدوالیزمەوە ئەندیڤیدوالیزم خۆی ناوە ڕاستەوە قوتابانە با بڵێن ئەندیڤیدوالیزاسیۆنەوە شەونوخان بمبووری ینی با بڵێن بەتاک بوونەوە باش نییە ئایا ئێمە پێمان ناوەت ئەم پرۆسێسەوە ئەزانم کۆمەڵە خەڵکی زۆر ڕادیکاڵانە ئەڵێن نەخێر بە هیچ شێوەیەک سەر ڕەبزێکی لێ هەندێکی تریش ئەڵێن ئایا چوونەتە دەرەوە لە کۆمەڵگای وەلیسم یەکسەر نەخێر بە هیچ شێوەیەک نەچوونێت دەرەوە بەڵام خۆی لە ڕاستیە بەریەکەوتنی ئێمە لەگەڵ مۆدرنیتیا بەریەکەوتنی ئێمە لەگەڵ گلۆبالیزاسیۆنە بەجیهانی بوونە بەریەکەوتنی ئێمە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکانە و لەگەڵ تەکنەلۆژیای نوێیە و لەگەڵ ئەتوانم چەندین نمونەی تریش پێنمەوە بەس کاتەکە ڕۆشت ببوورە وای لێ کردوین بمانەوێ نەمانەوێت کۆمەڵێک ڕووبەر دروست بوون کە ئەکرێ ڕووبەری کۆمەڵایەتی بن ڕووبەری ئابووری بن ڕووبەری سیاسی بن تەنانەت ڕووبەری ئاینی بن ڕووبەری ئەخلاقی و مەراڵ بن هەموومانە کە تیانە ئەندیڤیدوالیزم ممارەسە ئەکرێ بەڵام بە شێوەیەکی ڕێژەیی ینی ئێمە ڕەنگە ئەتوانم چەندین نمونەش بێنمەوە
کێسا کاتەکەی نییە کە هەمویان بوون بە قوربانی ممارسەکردنی ئەندیڤیدوالیسمی خۆیان. ممارسەکردنی ئەندیڤیدوالیسم لە بەرامبەر مەلایەکە، لە بەرامبەر باوکێکە یا دایکێکە، لە بەرامبەر خاوەنکارێکە، چونکە خاوەنکارێکش لە بیرمان نەشێ، لە بەرامبەر مامۆستایەکی زانکۆیە و سەرۆکی زانکۆ، لە بەرامبەر دەستگایەکە. ینی بەش مقاومەیەک هەیە لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتە بۆ ممارسەکردنی ئەندیڤیدوالیسم. ئەو ڕووبەرانە نابێت بە هەند وەرنەگیرێ. ینی بۆ نمونە کاتێک ئەبینی کچێک لە سووریا، لە لوبنان یاخود لە بەغا یا لە سلێمانی و هەولێرە سەعات تا سەعات 11 شەو لەگەڵ هاوڕێکانیەتی لە دەرەوە وانە، یا کوڕێک کە ئامادەیی نییە بە شێوەیەکی ڕەها گوێ لە ئۆلیسمی باوکی بگرێ. هەموو ئەمانە جۆرێکن لە بەبێ ڕۆماناو تەفاسیلەکان، جۆرێکن لە ئارەزوو خواستی ئەوەی کە ئێمە بەهین بگەین، بە دەستمان لە ئەندیڤیدوالیسم گیر بێ و ممارسەی ئەندیڤیدوالی خۆی لە ڕاستیە تا ئەو چرکە ساتەی تاک لە کۆمەڵگایەکە سەر هەڵ نەدا و تاکگەرایی نەبێ بە سەرچاوەی بەرهەمێنانی مانە، ئێمە ئەبێ خۆمان وەکو کائینێکی کۆمەڵایەتی مەحکوم بە دەستی ئۆلیسمەوە بزانین. ئایا بوونی ئەو ڕووبەرە بچووکانە لە ناو کۆمەڵگای کوردستانیە یا عێراقیە یا ڕۆژهەڵاتیە ئەبێ کوێرمان بکات یا نابینامان بکات لەوەی کە تا ئێستاش بە شێوەیەکی زۆر زۆر بەهێز لە هەموو مەیدانەکانە، لە هەموو بوارەکانە ئێمە ئەوەندەی ستراکتۆرەکانمان، ئەوەندەی دەستگاکانمان، ئەوەندەی چوارچێوە گشتەکانمان ئۆلیستن ئەندیڤیدوالیست نین، بێگومان نەخێر. هەندێک جار یاریەکەمان لێ تێکەشێ، یاریەکەمان لێ تێکەشێ بە مانای کە دوای ئەمە وەستم بەوەی کە لەبەرەوەی لە سلێمانی ئەژین و ئەڕۆین بۆ کافەیەک ئەبینین تەماشاکەن چەند کوڕ و کچێک دانیشتون بەیەکەوە خەریکی سەعات 11 شەو خەریکی گفتوگۆن و دنیا دروستەکەنەوە سەر لە نوێ لە بینی خۆیانە. ئیتر پێمان وایە تەواو کۆمەڵگای کوردی گۆڕانکاری زۆر گەورەی بەسەرا هاتووە، ئەم پەڕیونێتەوە بەرەو چی بەرەو ئەندیڤیدوالیسم و دنیا کۆتایی پێاتەوە. ینی ئی نەکەین، تەجرید دەکەین خۆمان، ینی کۆمەڵگا خەینە نێوان دوو کەوانەوە بەس ئەوی نابینەوە، بەس خۆی لە ڕاستیە بەس بڕۆ لە دەرەوە لە قاوەخانەکە بزانە هەزاران هەزار ڕەنگە ملیۆنان نمونەی تر ببێ کە هیچ پەیوەندێکیان بەمەوە نیە. ئەمە کۆمەڵێک ئێلیتە کە دابڕاون لە کۆمەڵگاکە، کۆمەڵێک ئێلیتە، کۆمەڵێک نخبەیە کە نەیتوانیوە کارایی خۆی بەسەر جەستەی کۆمەڵگایە بڵاو بکاتەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی پێم وایە ئێمە حەقە زۆر زۆر وریابین. من لە ڕێکخراوێکم وانە لە دەستگایەکی ئەکادیمی نیم وانە لە ڕێکخراوێکم قسە بۆ چالاکوانی کۆمەڵگای مەدەنی ئەەکەم ئێستا بەشێک جگە لە هەندێک برادەری خۆم کە لێرەن ئەکادیمیوانن، یعنی بە شێوەیەکی گشتی چالاکوانن ئێوە و ئەتانەوێت دنیا لە ئاستی خۆتانە بگۆڕن هەر یەکێکوانی. لەبەرەوە ئێمە ئەبێ زۆر زۆر ئێوە ئەبێ زۆر زۆر وریابن کە پێ لە ناو چی جەهانمێکا دائەنێن، کە لە ناو چی کێڵگەیەکی مینە هەنگاو ئەنێن. بەس ئەوەیەت کە ئەەکەم کاتێک هەنگاوتان نا بەناو ئەو کێڵگەی مینانە، هەم وریای هەنگاوەکانی خۆتان بن، هەم وریای دەرەنجامەکانیشی بن بەسەر کۆمەڵگاوە. لەسەر قسەکانی جەنابتەوە ئەمە بەس لەسەر و ئاستانە بکەین کە چی وا کاتاک لەناو کۆمەڵگەی ئێمە پێی نەنابێت لەدایک بوون، دەگەر ئامادەیی هەبێت و لەدایک بوو بێ لەسەر ئاستی ژمارە بێت، نەک لەسەر ئاستی بزاف تێک بزوتنەوە یاخود لەسەر ئاستی مەنتاڵیتی گۆڕانکاری لەم شوێنانەیە. یەکێک لەو بابەتانە بابەتی خێزانە، یاخود بابەتی پانتایە کۆمەڵایەتیەکانە. ئەگەر ئێمە چەند باڵکێکی کەپیتاڵمان هەبێت کاگەر ئاینوخ و باڵکێکی کەپیتاڵ وەرگرین، یاخود ئەگەر لەناو خێزانە باوک هەروەکو باوکە کەپیتاڵەکە خۆی وەرگرین لەسەر ئاستی سمبڵی یاخود لەسەر ئاستی سیاسی کە سەرکردە سیاسیەکانەوە ئەو باوکە وەرگرین، ئایا ئەم باوکانە لە چ شوێنێکا و لە چ جێگایەکە توانن دەست بەوە بەرن کە تاکتیان لەدایک نەبێ، یاخود هەبوونی ئەم باوکانە باوکی ئاینی، باوکی کۆمەڵایەتی، باوکی سیاسی و تەنانەت باوکی نەتەوەی و قدوەی نەتەوەییش لە ئەستێک ئەگەر لێم وەرگرن، ئایا مان ناتوانن بە چ شێوەیە کارایی دابنێن بەسەر لەدایک نەبوونی تاکەوە و ئەو ژینگە کۆمەڵایەتی کاکرد تاکتیایە لەدایک بێ. هەروەکو چۆن ئێستا قسەکانی جەناب بەمەسەلەکە هەستم کرد زیاتر مەسەلەی تاکگەرایی
لنا شوێنێکە یاخود لە بەرزنەخێکە کە نە ئەوەیە توانین بڵێ کاگەرەی بە تەواوەتی نهاتۆتە ناو دنیای ئێمە یا ئەوەیە توانین بە تەواوەتی بڵێین نەخێر ئێمە هێشتا کۆمەلگایەکی ئەگەر وەکو تۆ بڵێم ئۆلیستیم یاخود بە پانتایەکی تر کە هەست دەکەم کۆڵەکتیڤیزم لەناو ئێمە زیاتر بابێکە بە شێوەی دەستەجەمە ئامادەی هەبێ نەک بە شێوەی گشتێکی تەواو کە هەمووی لە یەک پاکێجان. اوكي خۆی ڕاستەکەی وشەی باوک ئەزانم تۆ وەکو ئەنکەرناشن بەکارێن یان باڵێن وەکو ڕەمزێکە تەقاموسی دەسەڵاتەکە وەکو سامبۆلێک وەکو ڕەمزێک بەکاریهێنی وەکو پرەنسیپێک نەک وەکو باوکێکی جەستەیی وەکو باوکێکی بیۆلۆژی. ئەو باوکەی کە تۆ ناوی ئەبەی خۆی لە ڕاستیا خۆی بۆ خۆی یەکێکە لە قوربانیەکانی کۆمەلگای ئۆلیست. ینی وا لە بیرمان نەچێکە و باوکە ممارەسەی دەسەڵاتێکی ئۆتۆنۆم ئەکا بەسەر مناڵەکانیش بە شێوەی ڕەمزی باسەکەمان. خودی ئەو دایکە خودی ئەو باوکە خودی ئەو خێزانش خۆی بۆ خۆی یەکێکە لە قوربانیەکان خۆی بۆ خۆی یەکێکە لە گوزارشتەکان. هەنی کاتێک باوکێک ڕەنگە وەکو خوزات باوەڕی بەوە نەبێت کە ڕێگا لە کچەکەی بگرێت کە سەفەر بکە بۆ نمونە هەفتەیەک لە یۆنان یا لە ئیتالیا بەسەر بەرێ. خۆی باوەڕی بەوە نەبێت کە ئەم ئازادێ لە کچەکەی یا لە کوڕەکەی قەدەغا بکە. بەڵام ئایا بەڕاستی ئەو باوکە خۆی اختیاری هەیە لە کۆمەلگای ئۆلیستە؟ ئایا بەڕاستی ئەو باوکە خۆشی لە ناو پرۆسێسێکی کۆمەڵایەتی و کولتوری و ئاینی و سیاسی و نەزام هەموو ئەمانە بە شێوەیەکی زمانێکی کورتتر لە ناو هەلومەرجێکی بابەتیان نەبووە بە گزارشکردن لەو هینا لەو ئۆلیسمەی کە بەسەر توە ممارسەیەکە بێگومان بەڵێ. ئایا شانسی گۆڕینی ئەم باوکە هەیە ئەمەی کە تۆ ناوی ئەڵەی باوک بێگومان هەیە. ئایا ئەو شانسە لە چرکە ساتێکە ڕوەدا بێگومان نەخێر ئەمە ینی زۆر سادەی بکەمەوە نەخێر بۆ چونکە تۆ مۆدلێکت لە بەردەسایە مۆدلی پەڕینەوە لە کۆمەلگای ترادیسیۆنەوە بۆ کۆمەلگای مۆدرنیتێ. مۆدلەکەش بریتێ لە سەرزەمینی ئەوروپا. باشنێ خۆ ئەوروپا شارۆکو ئێمە کۆمەلگای ئۆلیست و ترادیسیۆنالیست بوون وانە بەڵام ئەوان ئێستا لەم شرکە ساتەی ئێمە قسەی تیاکەین بوون بە کۆمەلگای ئەندیڤیدوۆن بوون. ئایا لە 50 ساڵا بوون؟ ئایا لە 6 ساڵ و 100 ساڵا بوون؟ بێگومان نەخێر وانە ینی بە چەندین سەدا بڕۆن ئەنجا ئەم سەدانە کە یەک لە دوای یەکتەیە پەڕن لە چرکە ساتی شۆڕشی فەڕەنسی ئەگاتە لووتکە. چرکە ساتی شۆڕشی فەڕەنسی ساڵی 1970 کە ڕوو ئەدات یەکێک لە دەست ڕاستە شۆڕشی فەڕەنسی تیرۆریزمی بەرهەمێنا و تیرۆریزم لە ڕقە بەرهەم نهاتووە وشەی تیرۆر خۆ لە مووسڵی ئەبوبەکر بەغدادی دروست نەکرا. وشەی تیرۆر یەکەم کەس بەکاری هێنا هەر وەکو وشەکە هێنی کرد ینی با بڵێن ئیبداعی کرد شۆڕشی فەڕەنسی بوو. ڕۆبێسپیێر بوو. ڕۆبێسپیێر ئەیگوت بۆ ئەوەی بەهاجوانەکانی جمهوریەت جێبەجێکەین لە ناو کۆمەلگا و بۆ ئەوەی بەدادگەری جێبەجێکەین لە ناو کۆمەلگا پێویستە لە ڕێگای بەکارهێنانی تیرۆرەوە هەموو دوشمنەکانی جمهوریەت سەریان یەک پەڕێنین لە ڕێگای تیرۆرەوە. ئەجەمەسمێ لە پەنای ئەم تیرۆرە یەکێک لە دەستکەوتەکانی شۆڕشی فەڕەنسی بریتی بوو لە شی بریتی بوو لە بەرهەمهێنانی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ مافەکانی مرۆڤ یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئیتر ئێمە گوتارەکەمان ئاراستەی کۆمەلگا ناکەین بڵێن کۆمەلگا ئەبێ وابێ و مافەکانی کۆمەلگا ئەمەیە و ئەمە نییە بەڵکو ڕاستەوخۆ گوتارەکە پارادیگمی گوتارەکە ئەگۆڕێ لە بەسەنتراڵکردنی کۆمەلگا و بۆ بەسەنتراڵکردنی تاک ئیتر هەموو شتەکان ئەڵێ تاک ئەمە مافەکەیەتی ئەمە مافەکەیەتی. بەڵام دکتۆر ئایا کە ئێمە تەجروبەی خۆرئاوە وەکو تەجروبەی وەرگرین کە لێرە پێویستەکان بەخۆ بکرێت و بە هەمان ئەو میکانیزمانی کە ئەوان پێشتر بۆ ناو کۆنتێکستی ئێمە بۆ ناو سیاقی ژینگە و هەلومەرجی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا پێویستەکان بە هەمانەوە قۆناغانە بڕۆین کە ئەوان لە شوێنێکا پێڕۆژن یان پێویستەکان بە شێوازی خۆمان تێگەیشتنێک تیۆریەک فکرێک ئاگات بەرهەم بهێنین کە لە خزمەتی گۆڕینی ئەم کۆمەلگا ترادیسیۆنەلە بێت بەرەو کۆمەلگایەکی مۆدێرن. ئەو پرسیارێکی ئیشکالێتێکی زۆر گرنگە ئەوە هەرنەک پرسیار نییە هەر ئیشکالێتێکی زۆر گرنگە بە تایبەتی ئێستا لە کوردستانە بەردەوام ئەوترێ خۆ لە ئەوروپاوە نییە. ئەنجا کە با بڵێن بۆ نمونە کاتەوێ شتێک با بڵێن بێنرخەکەی ئەڵێ لە ئەوروپاوانەیە وەکو ئەوەی کە ئەوەی لە ئەوروپا یا با بۆ نمونە هەندێک کەس قساکە ئەڵێ کاکە خۆفوکۆ وایوت ڕۆژێک لە بەیروت ببوورە ئەمینەش نمونایەنەوە لە بەیروت کۆنفرانسێکەمان هەبوو کۆنفرانسێکی ئینتەرناسیۆنال بە ناوی چوونە دەرەوە لە زەبروزان کە 180
توێژەرتی ئامادە بوون مامۆستا ئومێدیش لەوێ بوو لە بەیروت کە لە هۆڵەکە یەکێک من هەر قسەمە کرد یەکێک هەستا وتی ئاخر خۆ پێربردی وان ناڵێ ئێوتم با پێربردی بڕۆ ئەوە دەریای سپین ئاوەڕاستە ڕێک لە بەرامبەرمانەیە حتا ئەتوانێ ئاو بخواتەوە مشکلی من چییە پێربردی وە ئەڵێیانە من پێ دەڵم من وە ئەڵێم تۆ ئەگەر ڕخنەیەکە تێ لە قسەکانی من ڕخنە لە قسەکانی من بگرە بۆ ئەڵەی پێربردیوە ئەو ئیشکالەتی تۆ کە باسێکە ئیشکالەتێکی زۆر گرنگە دووبارەکردن و یاخود نەقڵکردن و یاخود کۆپیکردنی مۆدێلێک لە هەر شوێنێکی تری دنیاە لە ئەمریکای لاتین لە ئەمریکای باکوور لە ئەوروپا لە ڕۆژهەڵات هەڵەیەکە کە بە بۆ چوونی من هەڵەیەکی زۆر کوشندەیە زۆر کوشندەیە بۆ چونکە مرۆڤەکان خۆیان بە سروشتی خۆیان کۆمەڵگایان جیاوازە کولتوریان جیاوازە ئاینیان جیاوازە مێژوویان جیاوازە سیستمی سمبۆلیان جیاوازە هەموو شتێکیان جیاوازە تۆ کۆپیکردن و هێنانی مۆدلێک بۆ مۆدلێکی تر لە شوێن دوو نمونەی بەسیط وەڵا هەیەک نمونەیە بەس لە دوو شوێنی جیاواز کاتێک ئەمریکیەکان ئەفغانستان داگیرەکەن لەگەڵ عێراقا یەک نمونەیە هەردووکیان وتیان ئێمە چیەکەین وتیان ئێمە هاتووین نەتەوەتان بۆ دروست بکەین نەتەوەی چی ینی بیلدنگ نەشن ینی با بڵێن بینای نەتەوەتان بۆ بکەین ئەو 20 ساڵ تێپەڕی نە لە ئەفغانستانە لە عێراقا شتێک نێ بە ناوی نەتەوە تۆ ناتوانانی پەرسێکۆکس یا پۆل بریمەر بێنی بۆ ئەوەی نەتەوەیەکی ئەمریکی مۆدێلی نەتەوەی ئەمریکی یا لیبرالیزمی ئەمریکی یا مۆدرنیتەی فەڕەنسی بێنێت تەطبیقیکە بەسەر بۆ بۆرێک دەخا بەسەر کۆمەڵگای کوردیا ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە بە پێچەوانەوە بەڵام ینی بە دیوەکەی تریان ئەوەیە کە تۆ هەر ئەوەنەی کە ئاڵەی نابێ ئەم مۆدێلە کۆپی بکەم نابێ ڕێگات لێ بگرێت کە تۆ لە مۆدێلەکانی تر تێبگەیت ینی کۆمەڵێک خەڵکن بە ناوی ئەوەی کە من مۆدێل نەقڵ ناکەم دابڕانێک دروستەکەن لە نێوان خۆیان و هەموو ئەوەی کە لە دنیا بەرهەماتوە تو ئەبێ بڕۆیت بخوێنیتەوە دنیا بخوێنیتەوە معریفەی بخوێنیتەوە تێوەریەکانی بخوێنیتەوە مۆدێلەکان تێبگەی کاکەس یەک نمونە دەمێ و دوای ئەو کۆتایی پێێنم چەند ئێمە گوناحین لە زانکۆکانی زانکۆکێک فەڕەنسی ئەگری باش نییە من لە ئەنستوتی ئەریس ینی بریتە لە ئەنستوتی فەڕەنسی بۆ توێژنەوەی استراتیژی ژیانی نۆ خوێنکاری ماستەرم هەیە یەکێک لە خوێنکارەکان لە نێوان 23 بۆ 26 ساڵ یەکێک لە خوێنکارەکان کچێکە دێت لەسەر گەڕانەوەی داعشیشەکە هاتۆ بۆ ئەم کوردستان و عێراقی ئێمە کۆمەڵک چاوپێکردنی زۆری کرد و یەکێکی تر لەسەر کوردستانی سووریا ئیشەکە یعنی چۆنێتی دروستبوونی دیموکراسی ڕادیکاڵ لە کوردستان هەرێکێک لەسەر شوێنێکی ئیشەکە بەڵام ئایا زانکۆکانی کوردستان مامۆستا ئومێد تۆ مامۆستای لە زانکۆ چەندە لە بەیان ناردوو کە لەسەر ئەمریکا ئیش بکە لەسەر ئیسرائیل ئیش بکە لەسەر عەرەبی سعودی ئیش بکە نازانم لەسەر مۆدێلی ئەمریکای لاتین ئیش بکە ویستم بەڵام من کۆتایی پێێنم ویستم بڵێم بەداخەوە کۆمەڵێکی زۆر بە ناوی ئەوەی کە ئێمە نابێ مۆدێلەکانی کە نەقڵ بکەین دابڕانێکی دروست کردووە لەگەڵ دنیای دەرەوە کۆمەڵێکی تریش بە ناوی ئەوەی کە ئێمە ئەبێن نەقڵی مۆدێلەکانی تر بکەین ئەبستراکتی تاوایان کردووە لەگەڵ دنیای خۆمانە پێم وایە ڕێگە خەتی وەسەتە لە نێوان هەردووکیان بەڵام دکتۆر هەر بۆ ئەو وەڵامی کە جەناب ئاخیراوت ئەکرێ بڵێن کە بوونی ئەم جۆرە تەسەوراتێکە تاکی بۆ لە فەردانیەتیا باڵا ببێت لەلای ئێمە پرۆسێسێک نییە یعنی پرۆسێس و بزاوت و جوڵەیەک نییە کە تەبەنی ئەوە بکات کە پێویستەکە تاک بم جۆرە تیا دروست بێت بگرە هەر ئەوانەی کە هەیە ئەکرێ بمە لە خێزانێکە تاکێک دروست بێت لە پێگەیەکی سیاسیا تاکێکی سەربەخۆ دروست بێت یاخود لە پانتایەکی ئاینیە کەسێکی ڕادیکاڵ لەناو ئاین خۆیان دروست بێت یعنی ئەکرێت جوابێک بۆ ئەوەی کە جەنابەت ئێستا لێرە باسیتر ئەوەیە کە لە ڕۆژئاوا کاتێکە قوتابیەکانیان ئەنێرن بۆ بۆی لێکۆڵینەوە کە ئەمە پرۆسێسێکە و ئەمە میکانیزمێکە و ئەمە شتێک هەیە دامێکە بەڵام لێرە ئەم هەوڵانە هەوڵێکی پشتبەستراو یاخود زەوت و جوڵەیەک نین بگرە هەر ئەو هەوڵەیە کە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە نارێتی یاخود ئەوێت بینێ و منە پرسیارێکی تر کەم ئیش ئەوەیە کە بە خوێندنەوەی دنیای خۆمان کە زیاتر ئەم کۆنسێپتە لەسەر دنیای خۆمانە هەوڵ بین بخوێنینەوە یاخود لێی تێبگەین کۆمەڵگای ئەمە لە شوێنێکە بنیادی دروستبوونەکەی هەتاوەکو ئێستاش کە ئامادەیە عەشرەتە یاخود خێڵە یاخود کۆمەڵە پێکەوەبوونی کۆڵەکتیڤیەکە پێکەوە لە شوێنێکە یاخود لە پێی سیاق مێژوویەکی کە پێشتریش مێرنیشین بەعنی ناوچە و هەر ئەو پێکەوەبوونەیەکە تەنها باوکێکی هەڵدە بۆیە دووبارە لێرەوە ئەمەوێت لەو تێگەشتنەوە قسە بکەین کە ئەم کۆمەڵگایی کە ئێستا هەیە یاخود ئەم خێزانانەی ئێستا هەیە هەندێک کات هەستێکی عەقڵەتێکی خێڵگەرایی زاڵە یاخود هەستێکی تەنانەت لەنێو پانتایی سیاسیشە یاخود لەنێو عەقڵەت و ئیدارەدان و مێنتاڵیتی کارکتەرێکی سیاسیشە هێشتا بۆ شێوازە خێڵگەراییە تەسەوراتی خۆی لەسەر سیاسەت یاخود لە ڕووی ئیداراتی بەڕێوەبردنەوە
ئیش پێکرا بۆ ئێمە ئەگەر بکرێت تەمەن لەسەر ئەم دنیابینی خێڵەکی یاخود بنیادی خێڵەکی لە ناو دنیای کوردیا قسە بکەیت بەشێکە لەوەی کە نایەڵە تاکتیا لەدایک بێت چونکە هەموو ئەو ڕەوتانەی کە لە دەرەوەی خۆی لەدایکە بێت مەجالی دروستبوونی پێ نایە اگر یارمەتی هەبێت لەسەر قسەی ئەم کچە بەڕێزە ئەوەی کە ئەوتی پێم وایە پەروەردە دکتۆر چه پەیوەندیەکی لەگەڵ ئیندیڤیدوالیزمە هەیە پەروەردە چ پەیوەندی وە لەکوێ ئیندیڤیدوالیزمە پەروەردە یعنی ئەوەی کە ئەم ئەماشی بە توشتی زۆر گرنگە یەکەم خێزان کە یەکەم پرسیاری بۆ کردی و دووهەمیش ئەمەی کە لەوێ لە ئەوروپا سیستەمێکەیە سیستەمێکی دیموکراتی هەیە کە پشتیوانیەکان لە ئیندیڤیدوالیزم یا باڵێن زەمینەی خۆشکردن بە ئیندیڤیدوالیزم و لێرە ئەوە نییە لێرە ینی ئیندیڤیدوالیزم لە باڵێن دەسەڵات کامی گەڕێتەوە بۆ دەسەڵاتی سیاسی ئەوە پرسیارێکی تر هەر ئەتوانم بڵێن پەیوەندی بۆ هەیە ئەوەی کە جەنابەت وتت ئەو کوڕە سەلەفیە کە لەوێ لەسەر پێی خۆی ڕاوستاوە ئەوێ دین بگونجێنێت لەگەڵ کولتورەکەی ئەوە خۆی کردوێتی یان ئەوە کولتوریی دیموکراسی کردوێتی لەوێ کە پشتیوانی لەو کوڕە ئەکات وە زەمینەی خۆشکردو بە ئەو کوڕە کە ئاین و ئەو دیموکراسی لەگەڵ دیموکراسیەکە بیگونجێنێت نەگەوەی بەتەنها ئایا پێ دوایە ئەوە بەتەنها خۆی کردوێتی یان ئەوە کولتوری دیموکراسیەکە ئەو دەرەکەدا زۆر سپاس تایتڵەکەوە بزانم پەڕینەوە بوو لە کۆمەڵگەی ترادیسیۆنالەوە بۆ ترادیشنال با بڵێن بە زمانی خۆتان ترادیسیۆنەل لێوە بۆ کۆمەڵگەی مۆدێرنتە بەڵام پێم وایە بە تۆ بەڕێزت لەوەیە کورتت کردەوە ئۆلیزم کە تۆ بە تۆتالیتەریانیزم زیاتر تعبیرە لێ کرد پێم وایە بێ و خاتوونە شتێکی وەدوتی کۆلەکتیڤیزم پێم وایە بێ ئەمە گونجاوترە لەبەری تۆتالیتەریانیزم دیارە زیاتر بۆ سیستمی حکومڕانی گونجاوترە پێم وایە بێ بەڵام نازانم ئەو پەیوەندی کە بەڕێز دەدویست دروستیکەی لە نێوان ئەو ئیندیڤیدوالیزم و بابین فەردانیەت و ئەوامگەرایی کە باست کرد بە پوختی و بە کورتی چ پەیوەندیەکی بەم مەوزوعی ترادیشنەڵ و مۆدێرنیزمەوە هەبوو ئایا ئەدویست بڵێیت چوونە نێو یاخود پەڕینەوە بۆ نێو کۆمەڵگەی با بڵێن مۆدێرنتە واتای تر ئیندیڤیدوالیزمە بە شێوە سەرەکیەکەی و مانەوە یاخود ژیان لە نێو کۆمەڵگەی ترادیسیۆنالە بریتیە لەم ئۆلیزمەی کە خۆ دوا تەعبیری لەکەی یاخود ئەو کۆلەکتیڤیزمی کە ئەو خاتوونەوتی دەست خۆش ئەو خاتوونی دوڵێ لەکوێ نایبینم ئۆکەی بوو سپاس دەکەم وەڵاهی لە سەرەتاوە کە گوێبیست بووم یعنی چاوەڕوانی ئەوە بووم ئێمە کە کاتێک باسی لە ڕێنسانسەکەین ئەو قۆناغە مێژویانی کە پێاتێ پەڕیوە و لە یعنی ئەم قۆناغی کە ئێستا ئێمەیتێن ڕاستە هاوڕام لەوەی کە ئێمە زۆر جار ئەو بەراوردکاریە ئەکەین بەبێ خوێندنەوەی واقعی موجتەماعەکان لەگەڵ خوێندنەوەی واقعی موجتەماع بەڵام بیرمان نەچێت بە شێوەیەکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەتی تر هەموو ئەوانی کە لەژێر کاریگەری ئاینە یعنی ئێمە بیرمان نەچێت ڕۆڵی ئاین و بە تایبەتی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرینەی خەڵکەکە کە وابەستەی ئاینی ئیسلامە و بێریشمانە چێ ئاینی ئیسلام لەسەر بنەمای بڵێن مەسەبێکی جەماعی دروست بووە یعنی ڕۆڵ نایە بە تاک پێی وایە تاک ئەبێ لە ناو خێزانە بتوێتەوە و خێزانش لە ناو کۆمەڵگاکە بتوێتەوە و لە دەرەوەی خێزان هیچ ڕۆڵێک نایە بە تاک ئایا ئێمە لەم کۆمەڵگایە کە یعنی نەماتوانیەوە بۆ قۆناغانەیان تێپەڕین ئەزانین کە لە دوای شۆڕشەکان لە چ سەردەمێکا بڕیاری ئەوە درا کە ئیتر دەسەڵاتی کەنیسە نەمێنێ لە فەڕەنسا چۆن ئیستقلالیەت درا بە تاک چۆن یاساکانی باری کەسێتی بوونە یاسای مەدەنی ئێمە بیرمان نەچێ بە تایبەتی لە عێراقا ئێمە وابەستەی دەستورێکین کە سەرچاوی سەرەکی شەریعەتی ئیسلامە و هیچ یاسایەک نابێ پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی شەریعەتی ئیسلام دەربچێت و یاسای باری کەسێتیمان وابەستەی کۆمەڵی مەزاهیبە کە ئەمە هیچ ڕۆڵێک نایە بە تاک و تاک هیچ ناتوانێنی هەر ئەوەی ئەو واقعی مجتەمەعەکەی تۆیە کە ئەبێت
ئەبێت لەناو ئەو خێزانەیە چکە ڕێت پێنایە لە دەروی خێزانەکە ڕێت پێنایە هیچ جۆرە جێگرەوەیەکی تر هەبێت ڕێگەت پێنایە لەبەرەوە من پێم وایە ئەبێت لە بیرمان نەچێ باسی کاریگەری ئاین و ڕۆڵی کاریگەری ئاینیش لەسەر شەماعەکەی خۆمان سپاس ئەوەیەکێک لە باسەکانمان سێ کومنتم هەیە پرسیار نییە لێشان دەربارەی ئیندیڤیدوالیزم لە هەموو کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خێڵێک عەشیرەتێک یا دینێک سەرۆکخەڵ سەرۆک عەشیرەت یا بڵێن مەلایەک هەموو کۆمەڵگا بەڕێوە لێرە ئیندیڤیدوالیزم تاگەرایی ئەو ڕۆڵی نامێنێ یعنی لای من تەنها کۆمەڵگای کوردستانی زۆربەی کۆمەڵگا تەقلیدیەکان بەم شێوەیە هاتووە جا ئەمە یەک دووەم دەربارەی کرێکار باسی کرێکار بۆ نمونە لەگەڵ کرێکارێکە زەواجەکە مناڵەکانیان کرێکارە بێت لا کرێکار هەر ئەوەندە نییە یعنی مادەم تۆ ئەگەر یەشێ دکتۆر بێ مهندس بێ محامی بێت مادەم شتەکە کاری کرێگرتەیە و باجەدا تەکسە هەر کرێکارە و کرێکاربوون یعنی ناسنامەی سەربەرچینێک سابت نییە لەوانەیە بگۆڕ یعنی بەپێی باب و دۆخی ئەو کۆمەڵگایە گۆڕانی بەسەرایە ئەمە دوم سێیەم دەربارەی ئاماژەیەکە بە بردۆزی پەرەسەندنی داروین ئەوەی کەوا تورکیا بەکارهێنێ نا پێچڕوانەکەی ڕاستە داروین لەو بڕوایە نییە ئەوەی کەوا ئەمێنێتەوە تەنانەت لە کۆمەڵگای ئاژەڵیشە بەهێزەکان نییە ئەوانەی کەوا سەرڤایڤەکە یعنی ئەمێنێتەوە ئەوانە کەوا جۆرێک لە فلێکسیبڵیتیان ئەتوانن لەگەڵ بار و دۆخ و ژینگا خۆیان بکونجێنێت چونکە بەهێز احتیمال ڕۆژە زۆر بێت بەڵام ئەوەی کەوا خۆی ئەگونجێنێ ئەوانە ئەمێنەوە زۆر سپاس ناوی جەنابەت مامۆستا ئارام بیک ئەوەی باسەکە بەخوا بۆ کوردیش عنی زمان و قرسە جای بۆ بەکارهێنانی ئەو شانەی گەدەرە اینجا من وەکو پرسیار نازانم لە ڕاستیە پرسیارە چۆن باڵێن تەعبیرەکە ئەگات بە جەنابم پێت وان نییە بە بڕوای تۆ ئەوەی کە بتوانێت مانایەکی ڕاستەقینە بە تاگەرایی بدات و بە وەفا بێ بەرامبەری ڕازگۆ بێ لەگەڵێ تەنها ئانارشیزمە یعنی من پێم وایە تەنها ئەوە ئەتوانێت کە مانا بە تاگەرایی بدات ئەمە لەلایەکی ترەوە پێم وایە تاگەرایی لە ڕاستیە بۆ خۆم پێم وایە هەندێک بێمانایە و چونکە تەنها گواستنەوەی فۆرمی پەیوەندی ئینسانە لەگەڵ ئینسانەکانی ترا لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر بە مانایەکی تر ئەگەر تاگەرایی ڕزگارکردنی ئینسان بێت لە بنەما سونەتیەکانی خێڵ یاخود دین یاخود خێزان یاخود هەر شتێکی تر کە جەنابەت ینی هەر چوارچێوەیەکی تر هەر پانتایەکی تر بەڵام سەرنجامی با لە شوێنێکی ترا کۆتوبەندی بۆ دروستەکە مەسەلەن لەناو دەوڵەتێکی دەستوریە یاخود لە دەوڵەتیش دیسانەوە چوارچێوە بۆ ئینسان دیارەکە هەندێک ئیلتیزام ئەرک پابەندی دروستەکە ئەمە لەلایەکی ترەوە ئەگەر مۆدێرنە با بڵێن ئەگەر مۆدێرنە وەکو ئەو قۆناغە دابنین کە تایە ئیتر ئاماژەیە بۆ سەرکەوتنی شەپۆلی تاگەرایی ئەگەر ئاوا تەماشایکن با بڵێن ئەی باشە بۆچی مۆدێرنەی دەوڵەتی تورک نەیتوانی خۆی لە ڕەگەزپەرستی ڕزگار بکات مەسەلەن ئەم پرسیارێکە لە بڕۆی من کۆمەڵگەی کوردی بە تایبەتی هەر کۆمەڵگەیەکە لەوەتێ هەیە کۆمەڵگەیەکی تاگەرا بووە بە دلیلی ئەو هەموو جیاوازی کە تایە بە دلیلی ئەوەی ینی ئەمە ئاماژەیە برادران ئەمە ینی مەسەلەن عرفان مستەفا کتێبێکی هەیە بە ناوی بوونی نەتەوەیی کورد زۆر قسە لەسەر جیاوازی ڕەچەڵەکی کورد دەکا ینی باسی فۆرمێکی تر لە نەتەواکە کە لە هیچ نەتەوەیەکی تر ناچێت مەسەلەن کابرایەک هەیە بە ناوی زەکەریا قادری ڕەنگە دکتۆر عادل بیناسێت بابەتێکی نووسیوە بە ناوی کوردناسی دیسانەوە باسی ئەو فۆرماکە کە لە پێش زەردەشەوە ئینسانی کورد بانگەشەی بۆ کردووە کورد وەکو جیاوازیش تەمان وەکو کەرەستەی دیموکراسی جیاوازی وەکو کەرەستەی ئازادی دواییش مەسەلەن لەناو کوردە خۆتان نەزانن سەردەمانێک ڕەد و کەوتن هەبوو
يعني بۆ ڕەدوکەوتن بە جۆرێک لە جۆرەکان هەڵهاتن نەبێت لە بنەماکانی کۆمەڵگەیەکی سنەتی. کۆمەڵگە دوو ڕوخساری هەیە، ڕوخسارێکی کۆمەڵایەتی گشتی کە کۆمەڵگە پێکەوە پیشان ئەم ڕوخسارە پیشانەدا، کۆمەڵێکیان بەشێک لە تاکەکانی ناو کۆمەڵگە لەو بەشەی کە تاکەکان نوێنرایەتیەکەن لەوێ داهێنان هەیە، یعنی باڵێن پێشکەوتن هەیە، بیرکردنەوە هەیە. ئەمە بەشێکە لە سروشتی کۆمەڵگە خۆی، نەک ئەوەی چەمکێکی تایبەت و تیوەرێکی تایبەت بە ناوی تاگەرای ئەوانە هەبێ. بۆیە من داوای لێ بردەکەم دیسان ئەمە تێگەیشتنی خۆم بۆ بابەتەکە. سپاسی جەناب قەدەر. من بداية دەمێ بۆی باسی هەلومەرجی تاک بکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کۆمەڵگەی ترادیسیۆن مۆدێرن، دواتر دێمە سەر وتارانی کە ئیشەکەن لە کۆمەڵگەی خۆمانە. پاشخانێکی مێژووی باسەکەم بە باوەڕی من جیاوازی یانە ئەو کەساتی کە جیاوازی لە نێوان ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستی بە تەنها ناو مۆدێرنەوە نییە. پێم وایە کەساتی جیاوازی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات تەنها بە ناو مۆدێرنە ناگەڕێتەوە، بۆ پێش مۆدێرنەش ئەگەڕێتەوە کە ئیمپراتۆریەتی ڕۆما کەوەیە فۆرمی فیودالیزمی ڕۆژئاوایی فۆرمێکە دەسەڵات دابەشێ بە بەسەر سێکوچکەیەکە، پاشا، پاپا و پیاوانی دینی و لەگەڵ فیوداڵەکانەوەنە. خودی ئەم دابەشبوونی دەسەڵات بەسەر ئەم سێکوچکەیە ئیمکانی جۆرێک لە ململانی و ململانی ناوەکیە کاتۆ لە نێوان ئەم هێزانەیە. بۆ نمونە پشگیری مەسەلەن پاشا لە دەرکەوتنی چینێکی نوێ کە ناوی بازرگانەکانە دژ بە فیوداڵەکان، ینی جۆرێک لە پەیوەندی وهات لە هەمان کاتە بە جۆرە لە جۆرەکان کە کاتێک ئاینزای پرۆتستان دێتەکایەوە بە جۆر لە جۆرەکان بەشێک لە دەوڵەتان پشتگیری لەم ئاینزایان نوێکەن. لێرەوە ئەم دابەشکاری ئەم دابەشبوونە ئیمکانی جۆرێک لە دیالۆگێکی ڕۆشنگری ناوەکیە کاتۆ ناو ڕۆژئاوا کە جیاکردنەوەی دین لە دەوڵەت، پەیمانی کۆمەڵاتی چییە، عەدالەت، یەکسانی، ئازادیە شەخسیەکان، مافی خاوەندارەتی، کۆی ئەمانە ئەم فۆرمە لە فیودالیزم ئیمکانیان ڕێگا کاتەوە بۆ ئەم جۆرە لە ململانەی کە ناو مۆدێرنیان دروستە. بەڵام هاوکاتی کەوتنی ئیمپراتۆرەتی ڕۆما ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیمپراتۆرەتی ساسانیمانەیە کاکەوێ، واتە دەسەڵاتێکی سنترالمانەیە. لە شۆن کەوتنی ئەم دەسەڵاتە کاتی ساسانیەکان هەرز دێنن، دەسەڵاتێکی سنترالی تر شوێنێگرێتەوە کە خلافەتی ئیسلامیە، واتە بە درێژایی ئەو مێژووە کە ڕۆژئاوا خەریکی جۆرێک لە مناقەشە و دیالۆگێکی ڕۆشنگری ناوەکیە، ئێمە بەم ململانیان تێناپەڕین. دەسەڵات بە جۆرە جۆرەکان بەسەر ئەو سێکوچکەیە دابەش نابێت و ئەو پرسانی کە لە ڕۆژئاوا بنەپرس لە ڕۆژهەڵات نابنەپرس تا ئەگا بە چوە تا ئەگات بە هەرسی ئیمپراتۆرەتی عوسمانی لە سەرەتاکانی سەدەی بیستایە. لێرەوە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە کوردستانە من گوتارەکان دابەشەکەم بەسەر 4 گوتارە. هەڵبەت گوتار کەم تا زۆر بمانە فۆکەیەکەی بەکاری ئێنم کە فۆکۆ بۆی خۆی دوور بگرێتەوە لە بەکارهێنانی مستەڵەحی ئایدۆلۆژیا بەکاری دێنێ. گوتارش کەم تا زۆر بەو نەزمەیان چوارچێوەیە کە تێگەیشتنی تاک بەربەربنەی گوتار تێگەیشتنی خۆی بە واقع بنیاتەنێ. ئێمە ئەو گوتارانی کە هەمانە لە سەرەتاکانی سەدەی 20 کە دێتە ناوێ، هیچ یەکێک لەم گوتارانە دەرئەنجامی جۆرێک لە گفتوگۆ و ململانی ناوەکی ناو کۆمەڵگەیانە نەبوو. بۆ نە گوتاری ئیسلامی سیاسیمان، ئەم گوتارە جۆرێک لە ڕەتدانە و بەرپرچیە بەرامبەر بە مۆدێرنە و دنیا تازەیە و ئەو هەتا دەستگا تازانی کە دێتە ناو کۆمەڵگای ڕۆژهەڵاتیەوە. گوتارێکی ترمانێ گوتاری کۆمۆنیستیە. کۆمۆنیستی ئەم گوتارە بە جۆرە لە جۆرەکان جۆرێکە لە هەوڵ بۆ تێپەڕاندنی مۆدێرنە و سەرمایه‌داری بەبێ ئەوەی کە مۆدێرنە و سەرمایه‌داری بۆ مانایی کە لە ڕۆژئاوا بێ ئامادەی هەیە. گوتارێکی ترمانێ گوتاری ناسیۆنالیزمە کە بە جۆرە لە جۆرەکان متوربە ئەکرێ بە خێڵگەرایی. هەر سێک لەم گوتارە یعنی بە جۆرە لە جۆرەکان تاک ئەپریشێنەوە، بە جۆرە لە جۆرەکان بۆ نەمەسن کۆمونیزم هەمیشە لە ناو دۆخێکی ئەمە بۆ مانای نییە مکایی کۆمونیزم لە سیاسی خۆیان جەدەلی خۆی هەیە لەگەڵ ئەو نەریت و گوتارانی تراکەیە. بەڵام کە دێتە کۆنتێکستی ئەمە هەموو ئەو پرسە تاکانی کە پێویستە، هەموو پرسە ئازادانی کە پێویستە هەڵێت بەسەرێت و ئێمە خاتە بەردەم جۆرێک لە پراکتیکی تەواریەوە بۆی دنیایەکی تر دروستکەین. و هەمان لەمان کاتە ئیسلامی سیاسی ئەوەندەی لە خەمی ئومەی ئیسلامیە لە خەمی مافی تاکنیە و لەمان کاتە گوتاری ناسیۆنالیزمان دەسەڵاتی کوردی ئەوەندەی لە ناو خیتابی گوتاری لەوەندە ناو گوتاری مانەوەیە چەقی بەستووە، ئەوەندە گرنگی بە تاک و ڕەهەندەکانی تری ژیان نادا. لە بەرامبەر بە مەشایەمە بە جۆرە جۆرەکان گوتاری لیبرالیزممان، یعنی لیبرالیزم بە شێوە لە شوەکان وەک ئاسی دروشم قسە لەسەر ئازادی هینەکانەکە، بەڵام هیچ یەکێک لەم 4 گوتارە نەکەوتنەت ناو جەدەلێکی گەورەوە کە پرسە شخصیەکان بەگرین بزانێت. اینجا بۆیە ئەم هەلومەرجە ئێمە کەتیایین هەلومەرجە چۆنە؟ ئەنی ئێمە لە سیاقێکین هەم کۆمەڵگایەکی پێشمۆدێرنین،
ئەم بەرناو جۆرێک لە مۆدێرنا ڕووین بەر دیارە نوێیەکانیەکەین لە هەمان کات شایە بەر بە شتێکی ترەکەین کە لە ئەوروپا پێوترێ پۆست مۆدێرنا یعنی ئەم هەلومەرجە ببینی هەلومەرجێکی زۆر ئاڵۆزە کە تاکتێکەوێ بۆ یەک خاڵێک کە لەسەر دنیای مەجاز و پۆست مۆدێرنا باسی بکەم بۆ تاکی ئێمە کە کاتێک بەناو مۆدێرنیا تێنەپەڕیەوە بە واقعی لەمسی ئازادیەکانی خۆی نەکردو زۆر جار ئەم پۆتانشیڵ ناو فەزای مەجازیە بەتاڵەکاتەوە و ینی ناهێنێتە ئاسی واقع بۆ پێم وایە ئەم هەلومەرجە ئاڵۆزا بێ بخڕینەوە ئەنجە لەوەی تێ بکەین کە تاک ناو چ هەلومەرجەکەیە و ئێمە ناو چ گوتارگەلێکین و ئایا تا چەند ئەم گفتوگویانە دروست بوون کورتی ئیندیڤیدوالیزم بەرهەمی کەپیتالیزمە بازار پێویستی بە کەسێکە کە داهێنانکە هەر مەسلەی قازان شتێکی کەنیە هەرچەند من لەگەڵ ڕایام ئینسان ئەبێ بەرهەمی کێ بێت بەرهەمی نەبێ فەقەت چ لەگەڵ شتێکە بەرحەڵ زۆر نەکردەوە بەشی دووهەمی پرسیارەکەم کە وڵای نازانم چۆنی نیکەین پێت وانییە ئەمریکا بێڵێن ئیندیڤیدوالیزم فۆرمێکی دژی هەیە لە لای خۆمانەوەی باڵی باوکمان یا عەشیرەتە لە ئەوروپا شتێکە پێڵێن سۆشیالیزم یا ئینەی کە پێی وایە تاکە بێت لە خزمەتی گروپە بێ نەگەوەی کە تاک خاوەنی خۆیەتی و بگرە بێ گروپیش خزمەتیگا ئەوەی کە ڕاستیا من هەمبوو یەکەم گواستنەوەی ئەو مۆدێلە لە ڕۆژاواوە بۆ ئێرە تا ڕادێک کمێکت باس کرد دەست خۆش بێت چونکە بەڕاستیەوەی کە هەیە زۆر جار گواستنەوەکەی هەرڕاستە و خۆ بە تەپەل ئەسڵ پێیان وایە کە کۆپی پێیست کارێکی زۆر باش و دروست و ئەوەیە کە ئێمە ئەسڵ ئەوەیە کۆپی پێیستی ئەو مۆدێل و ئەو شێوازە جا هەم لە حکومڕانی و هەم لە کای کۆمەڵایەتێکە شاک بیکەین پێم وابێت جەنابێت لەوانەیەگە دەرفەت و کاتێکیکا بێ باشتر بتوانین زیاتر لەسێ بڕۆچکە هیچێکە لە نقطە گرنگەکان کە ئێستا نقطەی حیوار و گفتوگۆیە لەسەر ئەو ناوەسم لەسەر دوو خاڵەوەسم جەنابەت باست کرد یەکەم لێدان لە سنترالیزم و لێدان لە مرکزیەت پێم خۆش بوو سەرنجی جەنابەت لەسەر کۆمەڵگەی کوردی لە ئێستایا لێدان لەو سنترالیزمە و لەو مرکزیەتە لە چه ئاستێکایە بە دیدی جەنابێ دەما یەکێ بوو لە لەوانەی کە پێم خۆش بوو سەرنجی جەناب بزانم بەشی دووەمیان لە شوێنێکا باست لەوە کرد دنیای بۆمبی چێندرا و لە هەنگاوەکانی ئەو چالاکبووان و بواری کۆمەڵگەی حزوری هەیە ئەگەر بە کورتیش بێت یعنی ئەکید ئێمە لای خۆمان کەم تا زۆر مناقەشەیە خود حیواری ئەو کەم تا هەر یەکێ بە دیدی خۆی ئەو بۆمبانە ئەکات جا لەکوێیە و مقیاسی ئەو پێوەری ئەو دیدی ئەو بۆ ئەو جەنابەت ناودنا ئەو بۆمبانە چییە گفتوگۆیەکەین بەڵام پێم خۆش بوو لە سەرنجی جەنابەت یاخود جەنابەت پێت وایە ئەو بۆمبانە لەکوێیەوە چییە بۆ ئەوەی کە جۆرێک لەو فەردان یاخود لەو ئەکتیڤیستانی کۆمەڵگەی مەدەنی پێی پیانێن یاخود لانی کەم خۆیانی زیاتر لێ بپارێزن و زۆر سپاس هێنانەوەی نمونەیەکم بەلاوە سەیر بوو بەڕاستی یعنی ئەوە نمونەی سەلەفیەکە یاخۆ گوجاندن لەگەڵ کەشی ئەوروپایە ئایا ئەمە ڕاکردنە لەو قەید و بەندە گشتیەی کە لە شوێنێکی تر بە سەریاسە پێدراوە پێم سەیر بوو هێنانەوەکەی یا مەسەلەیەکی ئەخلاقیە ئەگەر مەسەلەیەکی ئەخلاقیە من جوابی ترم هەیە لەبەرەوەی هەر سەلەفیەکان و ئەمیرەکانیان ئەچنە ناو بابی ئەخلاقیشەوە کە مناقەشە زۆر هەڵەگرێت بەس جوابی ئەوم بەرەوە بۆ ساوەخانیش بەڕاستی پێم سەیر بوو کە ئەو پرسیارەت کرد ئایا سیاسەتی کوردی حەزەکەم تۆ پێم بڵێ کورد سیاسەتی هەیە سیاسەت بەمانە معریفەکەی خۆت جوابم بەرەوە سپاس طبعا ئەم ڕخنەی یەکەم کە یەنە تێبینی یەکەم یان وەکو ڕخنەیەک وایە بەڵام طبعا لە تۆ ڕخنە لە ئیندیڤیدوالیزم طبعا بۆ معنایە نا چونکە لێرە جۆرێک لە ڕخنە هەیە کە بۆ نمونە باس ئێستا لە خۆرئاوە فەلسەفەی ئەخلاق ڕخنێکی زۆر گەورە لە ساینتیفیزم و لە ئەو ڕێڕەواگرەکەینە بەس بە کەڵکی ئێمە بۆچی لەبەرەوەی ئێمە جارە نەچوینەتە دنیای زانستەوە من ئێستا بێنم چییە بەڵام باشە ئاگامان لە ئەو حەقلانە هەبێت یعنی هەر حەقلێک ئەهێنین کە ئەمانەوێ ئیشی تا بکەین پێویستە ئاگامان لە حەقلی ڕخنە یەکیشی هەبێ بەڕاستی یعنی على الأقل لە دوای دومین جەنگی جیهانیەوە نەقدێکی زۆر لە خۆرئاوا لە فەلسەفەی خۆرئاوای لە کۆمەڵگەی خۆرئاوایی لە سیاسەتی خۆرئاوایی بۆی کە ئیدعای گەوراکە بەڵام لە ئاستی ئیدعاکانان نیە باز لە تاگەراییەکە لە کاتێکە پێی نەخستۆتە ناو زۆنی تاگەراییەوە لە هەندێک ڕووخەشانە بێت ینی یەکێک لەوانەی کە لەم فترەیە من خەریکی خوێندنەوەی بەڕاستی بە عەربی بە ئینگلیزیش کوڕێکی کۆری ئەڵمانیە ناوی بیۆنگ چول هانە کتێبێکی وەزان کراوە بە عەربی The Transparency Society-کەی مجتمع شەفافیە زۆر ینی بە پشتبەستن بە سۆسیۆلۆژیای جۆرج زیمێر لەگەڵ ماکس فێبەر دوای دێتە فەلسەفەی
هایدیگەر و دوایی بۆ قوتابخانەی فرانکفورت یعنی تا ئەندازێکی زۆر بە مێتۆدێکی تەفکیکیانە هەموو ئەوەی کە خۆر ئاوا ئیدعایەکە بە جۆر لە نوعەکان تەفکیک یەکێک لەو شتانێکی لەسەر کردە بریتێ لە ئیندیڤیدوالیزم ئەو باز لەکاڵێ بەڵێ ئێمە لە کۆمەڵگەی خۆر ئاوایە ئیندیڤیدوالیزممان هەیە بەڵام ئیندیڤیدوالیزم کۆمەڵی ئاستی هەیە کۆمەڵگەی خۆر ئاوایی لە ئاستە هەرە سەرەتاییەکەیەتی طبعا ئەوەی کە پێوتری ئەناشتیست ئیندیڤیدوالیزم چوزانم رادیکال ئیندیڤیدوالیزم ئەوانە خۆی بخۆی ینی هینن ینی جۆرێک لە ئۆتۆپیان ئەو ئەڵێ من لەو ئاستەیە باسی ناکەم کە من خەون بە کۆمەڵگەیەک بینم لەم ئاستەیە بەڵام لەم ئاستەشا ئێمە کێشەمان هەیە کۆمەڵگەی خۆر ئاوایی لەوێ بۆیە ینی ئەمە باز دەکەم بۆی کە ئاگامان لەم خەتە ئەم خەتی ئیشکردن هەبێ ئاگامان لە خەتە ڕەخنەکەی هەبێت کە خۆر ئاواش بە ئەندازێکی زۆر بەتایبەت ینی بیۆم چونان باز لەوە کاڵێ کۆمەڵگەی ئەڵمانی بەچی شانازیەکە لە دوای ڕینسانسەوە هاتۆتە ناو ئیندیڤیدوالیزمەوە لە کاتێکە لە سیەکانە کە لە ئەوجی وشیاری خۆیان بوو نەخوێنەوارێک هات طبعا نەخوێنەوار بە معنایینەکە ئینسانێکی نەخۆش هات هەر هەموو کۆمەلگاکەی کرد بە شتێک وە کردی بە گشتجیهانەوە بە نوعی لە نوعەکان نەک تاگەرایی هیچ جیاوازێکی لەناو ینی لە هەناوی کۆمەلگەی ئەڵمانیان هێشت ئەم نەقدانە طبعا ئەم نەقدانە ینی خۆتە زانی ئەوانەی کە دژی غەرب زەدەجین ینی ئەو جەماعەتە هەم بە ئیسلامی هەم بە ناسیۆنالیست و ترادیشنالیست هەموو ئەوانە کە لێرە دێن تەوزیفەکەن بۆ لایەن لە ئیندیڤیدوالیزم چونکە من خۆم بەڕاستی لەگەڵ فەلسەفەی ئیندیڤیدوالیزم هەم لە ئاستەکە ئەمە گرنگە ینی گفتوگۆیەکی گرنگ هەیە لە خۆر ئاوایە على الأقل لە حەقلی سۆسیۆلۆژی و سایکۆلۆژیە زۆر ناسراوە بەڵام نازانم نەقڵ نەکراوەتە ئێرە پیاوێکی ناوی ڤیکتۆر فرانکڵە ئەم پیاوە تقریبا بە مەدرسەی سێهەمی هی قوتابخانەی هی ڤیەنا ناسراوە لە دوای بڵین فرۆید و ئەوانەوە دێت باز لە ئەنجامە کارە سادبارەکانی ئیندیڤیدوالیزمەکە يعني طبعا ميثودي لوغوثيرابيا چارەسەر بە معناوە ئەوانە مناقەشەیەکی گەورە کاڵێ ئەوەی کە ئێمە لە خۆر ئاوا لە هەر تراژیدیاک پێگەیشتون بەرهەمی ئیندیڤیدوالیزمە جا دێت چیەکە مناقەشەی هەرەمەکەی ماسلۆکە هەرەمەکەی ماسلۆ کە سەری سەرەوە بریتە لە تحقیق بیزا دوای ماسلۆ گفتوگۆیەکی لەگەڵاکە گفتوگۆی یعنی دیالۆگێکی زۆر علمی و زۆر جوانە لە چاپە عەرەبیەکان وا بێ ئەو گفتوگۆیان هەم کتێبەکە چاپکراوە هەم يعني نقدەکان یا کۆمنتەکانی هی ماسلۆ لەسەر تێزەکەی هی ڤیکتۆر فرانکڵ لە ئارەیە هەیە لە کۆمەڵگەی ئێمە جۆرێک لە ئیندیڤیدوالیزم هێنراوە کە بەس بریتە لە توێژاڵەکەی کە هیچ بریتە لە خۆپەرستی کۆمەڵگەی ئێمە ئێستا کۆمەڵگەی کە بە ئیمتیاز ئینسانەکانی بوون بە ئینسانی خۆپەرست سەیری هەموو مەزرعانە بکە کە لە سیتەکەنەوە بەرهەمی چییە؟ بەرهەمی خۆپەرستیە من بەس پێویستە ئەمەنەم هەبێ سەوز بێ و هی خۆم بێ هیچی تر نا يعني تو مزرعه برهمي چیه برهمي او توێژاڵی ئیندیڤیدوالیزمە کە بریتە لە خۆپەرستی ئەم ڕەهەندە سایکۆلۆژی بۆ ئینسانی کوردی زۆر کارە سادبارە بۆ ئەبێ دیسانەوە بچینەوە بۆ ڕێگەکانی هی ڕەخنەگرتن لە ئیندیڤیدوالیزم بە تایبەتی لەو ئاستەیە کە ئێمە لە یەکتردا ئەبڕێ من کاگە عادل زۆر يعني لەم کۆمەڵگای زۆر ژیاوم يعني هەرچەند بە پێی کتێبوشتی هەم بە غەڵەت يعني واستەکان هەر منە بینن خەڵک کتێبی بردێتەوە منەوە پێ خۆشگێ بەڕاستی چونکە لە ڕۆمانیەوەی زۆربا لەگەڵ و پیاوەیە کە ناوی ئەفەنیە چوزان ڕۆشنبیرە دوو معریفەیەکی عملی لەگەڵ معریفەی کتێبا بەرێکە من بەڕاستی من هەم خاوەنی معریفەی کتێبم خاوەنی معریفەی عملیم لە زیاد لە کۆمەڵگەیەکە ژیاوم ئیلە ئەم کۆمەڵگەی جیاوازانی ئێرە يعني زۆر لەمسی ئەماکە يعني ئینسانی ئێمە بۆ نمونە بەس يعني سەیری ئەو ئاستە خۆپەرستێکە واسێکە بەس لە ماڵەکە بیرێکی هەبێ و زانم دەرەنجامی کۆمەڵە سیاسەتی غەڵەتەکە لە ماوەی 30 ساڵ هینکراوە بەڵام بەشێکی ڕەتی بەوە هەیە کە ئێمە ئەم يعني ڤۆڵگەرایز کراوە ئیندیڤیدوالیزم بە نوعی لە نوعەکان بە بازاڕی کراوە کە توێژاڵە هەرە مەترسیدارەکەی گەیشتۆ بە ئێمە باوەڕی وایە ئەگەر لە حەوشەکەی ئەوە بیرەکە بێ ئیتر ئەو مشکلی نابێت ئەی زۆر غەریبە پێم و دوتماخی بیرەکە وشکەکە لەبەروی هەر تۆ بیرت نییە وتی چۆن من لەبەروی لە خوار تۆ 1000 بیری تر لێدراوە بۆ نایەن بێکەوە بۆ نمونە خەزانێک دروستکەن هەموو بارانە بارێ ئەتوان بۆ نایەن بۆ نمونە زەخت لە حکوومەتکەن لە جاتیەوەی کە ئاوی ئەو ژێرزەوی هەرمی بەکاربێن بۆ نمونە زەخت بکەین 2 بەندا و بۆ نمونە دروستکرێ 3 بەندا و کۆمەڵە خەزانی گەورە دروستکرێەوە ئێمە لەم ئاستەیە یعنی ئەو ڕۆحی کۆلێکتیڤیزمەی کە کۆمەڵێک ئیجابی هەیە ئەوەمان لەدەستداوە چوونێتە ناو زۆنی جۆرێک لە درۆزنە ئیندیڤیدوالیزمەوە کە وەهمێکی گەورەیە و بە توێژاڵە هەرە مەترسیدارەکەشەوە ساوی کە بریتێ لە خۆپەرستی خۆتە زانی خۆر ئاوا کۆمەڵە ئیجاباتی گەورەیە لە ڕێگەی سیستەمەوە نایە لە ئیندیڤیدوالیزم سەرپێشە بۆ جۆرێک لە خۆپەرستی دێت لە کۆمەڵە ڕێگا و دیسانەوە ئەو خاتەوە ناو ژیانی هەرەوەزی ئەتخاتە ناو ڕۆحی دەروەستبوونت یا دروستەکە بەڵام کۆمەڵگەی ئێمە ئێستا کۆمەڵگایەکە بەرەڵا بووە
حرمتم يعني معناه اخلاقي ناڵێن ئێمە هاتوینەتەنە ئەو زۆنەوە ئیجابێتەکانی کۆلەکتیڤیزممان لە دەزاوە هاتوین هەرە لایەنە خراپەکانی ئیندیڤیدوالیزممان ئەگەر ئیندیڤیدوالیزم بەرهەمی ئەو مناقەشەیە کە لەناو کۆمەلگا هەیە و پێویستە وەکو مجتەمەعی شەرقی هەز ناکە ئیندیڤیدوالیزم وەکو فکرێکی غازیە یعنی غەزوی مجتەمەعی ئێماکە ئەو هێزانی کە دژی ئەمە ئەوەستنەوە ئەو فعلە پیشانیان وەکو هێزێکی غازی تەعاملی لەگەڵاکەن زۆر سوپاس. ڕاستی من هەر کاتێ باز لە ئیندیڤیدوالیزم ئەکرێ من دۆرکایی مێتەوە خەم بۆ ینی لە ئاستە باڵاکەیەتی یا لە ئاستی نازانم چۆن پێوانە ئەکرێ بەڵام من پێم وایە هەموو کات ئەو دەیدوانەی دۆرکایی مێتەوە خەیاڵم کە ئەڵێ ئەوەی هەیە نییە لە کۆمەڵگەیە ئەوەی هەیە نییە لە ناو تاکا کۆمەڵگایە بەڵکو تاگ نییە تاکبوونی نییە لە ناو کۆمەڵگایە ئەگەر ئێمە لە ئاستێکی زۆر باڵاشە بژین مادەم ئێمە کاینێکی کۆمەڵایەتی نەچینەوە ناو کۆمەڵگەکە کۆمەڵێک پێوەر و سنووری جۆراوجۆرمان بۆ دانراوەتەوە کە لە ناو کۆمەڵگەکە ئەبێ مبارەسێکین و لە ناو کۆمەڵگا ئەبێ پەیڕەوی لێ بکەین اینجا ئایا سیستەمی سیاسی سیستەمی کۆمەڵایەتی ئەگەر لە دەرەوەی خێزان بێ بۆیە ئیندیڤیدوالیزم ڕاستە تاک ئەکرێ بڵین تاکگەرایی هەڵبژێرێت و بە تەنها بژێمە لە چوارچەوە کۆمەڵایەتی بەڵێ خێزانیەکە دەرچێ بەڵام دووبارە چوارچەوەیەکی تری بۆ دروست دەبێتەوە من ئەمەم بۆ حەل ناکرێ ئەمە لایەکی تریژەوەی کە دکتۆر باسی کرد کە وەکو نمونەی سەلەفیەتی هێنایەوە من پێم وایە لە کۆمەڵگی ئێمەیان زۆر نمونەی وا ئێستا زۆرە نەک باڵێن زۆرە کرێ بڵین زۆر بێوانەی کە تۆ ئەیان دوێنی لەسەر مەسەرەن باسی داعشەکەی ئەڵێ ئەوە ئیسلام نییە باسی نازانم شتێکی ترەکەڵێ نا ئیسلام وانە بۆیە ئەزانی کە ئەم کەسە لە تێڕوانینی خۆیان ئیسلامێکی بەرهەمێناوە ڕیفۆرمێکی کردو بەس خۆی بە من قەناعەتی هەیە قەناعەتی بەوە نییە کە تۆ ئەگەر قورعانەکەش بە کوردی بۆیە خوێنیتەوە پێڵی ئەمە ئەوەی ئەڵێ نا وا ناڵێ ئەوە بۆ ئێستا نابێ بۆیە خۆشیان هەست دەکەم لەناو دووفاقێکی زۆر گەورەیە ئەژین خۆیان یەکلایی ناکەنەوە بە حکومی ئیشەکەم من زۆر بەرئەمانە ئەەکەم بەڕاستی چونکە ئێمە کچی باڵێن هێرزەکارمانەیە باڵێن 4 ساڵە 5 ساڵە یەک ئەڵێ من چۆن بتوانم لە ڕێی یاساوە لە خێزانەکەم جیا ببمەوە هیچ کێشەیەکم بۆ دروست نەبێت چونکە پێی وایە ئیتر ئەو بەرگی ئەو کۆت و بەندانەی ناو خێزان ناگرێ و ئەشوانێ بە تەنها بژی پێی وایە ئەگەر یاسایەک ڕێگەی بەمەیابێ ئیتر کێشە کۆمەڵایەتیەکان و ئەوانەی تر بوونی نییە بۆیە بەڕاستی لێرە ئەم جۆرە سەلەفیەتیانە زۆرن کاتێککە تۆ دەست بۆ گۆڕانکاری گەبێت لە کۆمەڵگەکەتە ئەوانەشی کە خۆیان بە نوخبە و بە هۆشیارەزان بەداخەوە کاتێککە تۆ ئەتەوێ یاسایەک دەستکاری بکەی هەمووی لێت ئەبێ بە سەلەفی هەمووی لێت ئەبێ بە داعش هەمووی پێت ئەڵێ تۆ خەریکی چی تۆ بەم یاسایە من ئەگەر ڕازاوخانیش وەکو نوێنەری کەمپینی ناوی من ناوی دایکمە کاتێکە ئەم باسە خراە ڕوو هەمووان هێرشێکی زۆر کرا سەر ئەندامانی کەمپین تەنانەت با بڵێن هەموو بیرروبۆچوونەکەی کە ئێمە خستە بوومانە ڕوو بۆ ئێوە دەست بۆ ئەما بن ئەمە دژی شەرعێتی ئیسلامە کەچی سەیرەکەی خۆی لە شوێنێکی ترا قساکە باوەڕی بە با بڵێن کۆمەڵی پرەنسیپی دینی و ئیسلامی نییە بۆیە من پێم وایە ئەم نمونە زۆرە لە کۆمەڵگەی ئێمەوە لەناو دووفاقێکی گەورەیانی بۆ یاستر بەهی وام هەنگاوی خێرابن ڕێ باش بێت خاڵێکی بۆشایی هەیە گەنجی ئێستا کە ئەمانەی بڵین لە کەلتوری کۆنەکەیەوە بێتە کەلتورە تازەکەوانێ گەنجان بەرەو نێوبوون و جولی تازەوەری گەنجانی ئێمە زۆر بە کەفەر بێ بە ئەوروپی لە قژارە جلا لە بەرگە لە بەعزشتی بەکارهێنانی ئینتەرنێتۆمانە سەرێکی دەست دەڵێت ئەوروپیەکە بەڵام کاتێک کێتە سەر ناوەڕۆک و ناخە سەرێکی هەر شەرقی کۆنەکەی خۆمانە ئایا ئەو خاڵەوەنە چیە لە گەنجی ئێمە چی بکەین وەکو شەرقیەک جەنابتان ئەوروپا ئاژین دیارشان ساڵێک لێرە سەردووە خاڵەلاوازەکانی ئەوانە دیوە ئەکید خاڵەلاوازەکانی ئێمە دەناسین بۆی کە خۆت لە کۆمەڵگەکە ژیاوی چی بکەین باشە ئەمە لەلایەن کۆمەڵگە و قوتابیەوانێت لە ناحەی دینەکەوانێک و ڕازاخان ئاماژەی پێکرد دین لە کۆمەڵگەی ئێمە بە چ حاڵێکا ڕۆشتۆ ئایا کۆنەکە ڕۆشتۆ و ئێستا هاتوو بە نەوعی تازە بابەت ئەگەر یعنی کۆمەڵگەیەکی دینی ئیسلامی سیاسیمان بۆ بکەن بۆ کوردەواری ئایا ئەگەر مەدەڵ سیاسی ئیسلامی بۆ کوردەواری گونجێت ئەگەر ناگونجێت بۆ کارەکەی چییە سێم خاڵم بەدەست سیاسەتی کوردیوانێت بۆ سیاسەتی کوردی خۆمان تا ئێستا هەر لەسەر یەک ڕێژکەی کۆنەڕوات خۆی مەسەلەیەکی فەرد خەلاق یعنیواتە تاک دروستکرا بەس تاگەکانی کۆمەڵگەی ئێمەگە ببین سیاسەکانمان لە چەندین ساڵەوە بەڵی خزمەتیان کردو سیاسەتیشی چاشێک شۆشی چاشیان کردو بەڵام هۆکاری فەشەلبوونی کورد سیاسەتەکانمان قادەکانمان چییە
ئایا لەبەر ئەوەی کە چواردەوران بە چوار دژون ژیراوە هەرێکەوە ڕاشی شەبرای خۆی و پارەی ئاەتێ ئایا کەلتوریەک عەقڵەتێکی کوردی هەیە کە ناتوانێت لی دەرچین بۆ هەرچی میلەت و جیهان هەیە ئەبێ بە خاوەندەوڵەت کە ڕۆحی ئێمە سەرۆت سامان و پیاوی ئازایەتیانێ بۆ میلەتی کورد ناتوانێت ئەو کەلتورە بگۆڕێ کە ئەگەر بیگۆڕێت چۆن بیگۆڕین چونکە بۆ ئێمە ناقازن ئێمە دوای پەنجاکانین جیلە تازەکە ئێمە چیان پێ بڵێت چی بکەن باشە زۆر سپاس ئەوەی بێت بۆ دوو خاڵ باسیمێت قسەی لەسەرکردنەکەمیان بابەتی مەسەلەی ئایدۆلۆژیە لەناو کۆمەڵگەی کوردیە پێم وایە نەک لە کۆمەڵگەی کوردیە لەناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی بابەتی ئایدۆلۆژیا کەوتوتە پاشەکشا گەری مەسەری ئەو گروپ و ڕێخا و تەنانەت ئێمە لە بابەتە سیاسیەکەشەوە ئەو گروپە سیاسیانە لێ بڕوانین کە ڕوحەتێکی ئایدۆلۆژیان هەیە هەمیشە کەوتونەتە پاشەکشەیەکی بەردەوامە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەتی لە دوای ساڵی 1900 بەڵێن لە نەوەتەوەکانەوە بە دیاریکراوی ئەمە سێکرد ئەو حزب گروپانی کە لە هەرێمی کوردستانی شابوون کە ڕوحەتێکی جۆرێک لە ڕوحەتێکی ئایدۆلۆژیایە خۆتایمێکی ئایدۆلۆژیان هەبووە نەیانتوانیەوە گەشە بکەن دایم لە چوارچێوێکی دیاریکراوە ماونەتەوە بە بڵێن گەشەکردنێکی بەردوانیان نەبووە مەسەلەی تاگەرایی و ئەم بابەتانە کە پێم وایە مامۆستا یاسین ئەفتا زۆر جوان کۆمەڵێک خاڵی باس کرد لە مەسەلەی دانەنەرێنیەکانی کە لەناو کۆمەڵگەی کوردیە بۆ نمونە ڕەنگی داوەتەوە ڕەنگە من نەچمە سەر ئەو خاڵانە وان لەسەر مەسەلەی ئەو ئایدۆلۆژیا بوونە ئێمە وانەی کە بیر لەواکەینەوە کە ئایدۆلۆژیایەک زەرکەینەوە بیستەپێنین بیر لەوە بکەینەوە کە پرۆژێکی هاوبەش و بیرێکی هاوبەشمان هەبێت ئەمە گونجاوتر نیە چون پێتان وانی ئێستا بەتایبەتی بۆ مامۆستا پێی وانییە کە کاتێک ئایدۆلۆژیا دروستە بێت دۆگمابوونیشی لەگەڵا دروستە بێت و سپاس خۆی ڕاستەکەی ئەو هەموو مداخەلە دیاردەیەکی زۆر ئیجابیە لە کوردستان و لە عێراق يعني تو أروي لنجف قرية كجري همان رجيم مداخلة هي يا لبغايا يا لكردستان يا لهوليرش همان رجيم مداخلة زور بو أو بلغاي كي زور زندوة لويك كملغاي كي زندوت هي سر راي همو أو شتاني كوتمان يعني ويك خلق نائب ويرا تنها جو بقدرت وبشويكي باسيف أنا شد بنو ستوب يبرو يعني نك هر يعني أو مداخلة تان إزعاج منك بس ببيشانه خوشحال مكا بويك بوشونا كان إمام ساسين لبوشونا كان إمام عمرناك أو إمام عمر لبوشوني إمام جهادناك يعني أول شيء دي سنة فري تواضع من حقبك تواضع بمعنى شيء بمعنى أويك كم من مداخلك كم بيموانا بأويك أيلم حقيقته وكمالك حقيقته كمان بتنهاد اسم لي يربو تبرم بالك يبي يوم لي بقري وقر يوم لي نقري تحرواي وحرواش بي ويتري أكثر بريك وتنا أو كمان يرم تنها كمال بوتشونش هميشه صفتك الرجيه بحيش شوي يعني لبوتشون برامبري خوا حتى حاجات بوتشون برامبري يم كور همي الرجيه طالما بداخل وهند جار لي معنى بيبقى مطلع جاك ليش منبوبة مطلق يكتر هميشه بريك كوتن دروس أبي پرورده ما مفتا كي بو باسي پرورده كي ما مفتا جهاد لو ما وي بيشوات وجنويك ما طاوبو لسر گنجاني موصل 225 ساعات چاپێ کەوتنمان لەگەڵا کردن گەنجانی مووسڵی پاش داعش 225 ساعات لە گوێگرتن لیان زۆرە پێم وایە مادەیەکە کە ئەکرێنی پێنانی بۆ تۆ دوو تایپ لە ڕۆشنبیرت هەیە ڕۆشنبیری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق هەر ناوەندەکەی خۆمەڵ دوو تایپ لە ڕۆشنبیرت هەیە لە فەڕەنسا تایپێکت هەیە کە لە گەڕێکی غاسپای دانیشتووە لە قاتی پێنجەم بۆ قسەکردن لەسەر عێراق کۆمەڵێک ڕۆژنامە خوێنێتەوە کۆمەڵێک سەری ڕیپۆرتاژی تەلەڤیزیۆنەکانەکە و دوای ئەوە پێت دەڵێ داعش بریتێ لە شی و مووسڵ بریتێ لە شی بەبێەوەی لە ژیانیان نەمووسڵی بینی بێن ئەمەی تر ئەمە هەن هەنی ئەمەش لە کوردستان زۆرن وانە کۆمەڵێک کتێبە خوێندنەوە لەکسەر پێت دەڵێ کۆمەڵێک تێزت بۆ ریزەکە لەسەر ئەندیڤیدوالیسم و لەسەر ئۆلیسم و لەسەر نازانم فۆکۆ و دوولوس تێرێدا بۆردیۆ نازانم هەموو ئەمە لە هەموو شوێنەکەن و گرنگیشن هەبێ ببێ بەڵام بەڕاستی ئەوەی کە من بەش بە حاڵی خۆم بۆ خۆم گرنگە ئەوەی کە دانەنیشتم لە ئۆفیسەکەی خۆم لە پاریس خەریکی بیناکردنی تێز بم لەسەر ئەبستراکت لەسەر ئەبستراکت پێم وایە دنیای ئێمە دنیای کۆمەڵایەتیە دنیای کۆمەڵایەتیش بریتێ لە دنیایەک
كأبي observable به observable يعني شيء يعني قابل بتبيني به قابل بتبيني يعني شيء يعني بقولوا من شلون بزانم ما وصا ياسين شيء شلون بزانم جنش شيء لكم الجاي كردستاني شلون بزانم جنش لكم الجاي كي بوست كون شلون بزانم individualism هي سبونه من أويك من بيشكش ممكن هلو تيزي كخام ردي رخني لي أجرم عشان مراسكي بوي أمينم باسكر ام تيزم باسكر سابوا جاي ليتي زور باهين يعني بتحمس ونمكن بۆ چونکە زیاتر پێم خۆش بوو گفتوگۆ بکەم لەگەڵ هینەکە لەگەڵ ئامادە بۆکانە چونکە ئەوەنەی کە گفتوگۆ بەرهەم ئەدا بەدەستمانەوە ئەوەنا باسکردنی لەوەی ئەندیڤیدوالیسم ئەی چی و تو بی چی و تو نازانم زێت چی و ئەمە زۆر گرنگە تۆ پێویستان بە من نییە خۆدان سوبحانە زانەتوان بڕۆن بیخوێنەوە نییە لا بعربي بكردي بفرنسي بفارسي بيزن بأسوي كبيزن بمن حياة هو بزان درنجامي توجينا وكم لسر أم جنجاني موصلي باش داعش بريتيل شيء وشون وانيا هل يجي لوش تاني كبيستم بقرم والله مداني برسالة كي تو دواي أناليزا كردني شش ماني أو 225 ساعات يشوف بكوتن لقل جنجكاني موصلة كسنان تيابو كرديان تيابو شبكيان تيابو يزيديان تيابو همو مسيحي هرمو جنيان تيابو كتشان تيابو بفورا بيافيان تيابو يعني يكيك لدرنجا مكان أويك بروردا لقل برادرك باسي كوتاي هاتني حكاية قوركاني كرت نظن كيبو ناو كان مامين وسيوا أكم حتما يدوز موضوعي یەکەمیان پەروەردە دووهامیان حکایەتە گەورەکان حکایەتە گەورەکان بە معناشی بەناوی لە سەدا 85 ئەو گەنجانەی کە ئێمە گفتوگۆمان لەگەڵا کردوون لە مووسڵ بە هیچ شێوەیەک باوەڕێن بە حکایەتە گەورەکانی ناسیۆنالیزمی عەرەب و ئیسلامیزم و تریبالیزم و دەوڵەتی نەتەوە و تەنانەت باوەڕیان بە حکایەتی بزوتنەوەی ناڕەزاییش نییە لە عێراقا بزوتنەوەی ناڕەزایەوەی کە لفاو دسي بيكر تابغا ولا ماوي سيمانا 600 شهيديان هل ليان كل 600 شهيد بس تو 3000 يعني ليه خصنا زندان انا بريندار كرا ببورا بس تو 8000 يعني ليه خصنا باوريان تنانت ببزوتنا وين رزايش نيه اويك بزور هينيا خنسر فوكس يا خنسر اويك من شلون جيتاركم لقل ما بردوام بيبو شو بيش اوي بخوم بخوم گیتار لێبم بۆی بە ئارامی بخەوم بەشێکی زۆریان کە ڕێژیان لە 175 تیا بەڕێ کاڵەی زەواج ئەڵێ ئەنۆ ئەنا بە هیچ شوێک زەواج بە هیچ شوێک نامەوێت زەواج بکەم ئەگەر زەواجیشم کرد مناڵ ناکەم بە هیچ شێوەیەک زەواجی چی و مناڵبوونی چی بەشێکیان ئەوەیە ئەڵێ من ئەوەی کە ئەمەوێت تاسە پشتێک نەماوە بە ناوی ئیسلامیزم و ناسیۆنالیزم ئەڵێ بەس ئیشێکم دەستکەوێت ئەمەوێت ئیشێکم دەستکەوێت لە ماڵ بڕۆمە دەرەوە لە ماڵ بڕۆمە دەرەوە چونکە ئەو ئیشە یعنی چی یعنی ئێستا بۆ نمونەما ئەڵێن ڕەنگە هەندێک لە ڕۆشنبەری ئیرانی من بڵێن ئەمە قسەی ئیش بوو سەنجامەکە قسە بەس وشەی ئیش شەمکی ئیش يعني مفردي إيش كمالك معناه زوري كمالاتي ودروني وأبوري ونازم موتاريتي وحمو أمانة هي كتو إيش كتابه يعني شيء يعني تو دهات كتابه كدهات كتابه راست خبر وسرب خبون تبع كسرب خبوني كالرجيد بخود دابين كت أو كاتب بجورك لجورك كان حسب بأزادي أكيد أزادبون للرخاوي أزادبون عنوانية حسب بجورك لأزادبون أكيد لكمالك خيران وقيد وديترمينيزم زور گەنجەکانی مووسڵ کاتێک ئەڵێ ئەتەوێت ببی بە ئەندام لە حەشتی جەماوەریە یا حەشتی شعبیە یا حەشتی نازانم چی یا پەکەکە یا پێدەکە یا با بڵێن حەشتی حەج با هیچ شێو ئەڵێ من خەون بەوە ئەبینم بێکیان کشێکی ئەڵێ کشێکی مەسیحی هەموو خەونی من لە دنیا بریتی ئەوەی لەوەی بڕۆم لە ئەستانبوڵ ببم بە ئەکتەرێکی سینەما يعني ما بس مويه بشتكرنا كوتاي حكاية كان لموصل أما كات أما أظني موصل في ما موصل أما موصل ضلي خلافتك داعش بوانيا لبرو بابا في الشوكي مطلق سنكين بلين كومالجاي إما كومالجاي كي أوليستو بأي شوك جي انديفيدواليزمي تاعنا أمانته بالهمان كيشتكات شابي مانوانا بي أم جنجاني موصل نونراتي جنجاكاني عراقا كان بو چونك همان شاوبي كوتنشمان لبصرة كدو لبصرة وناصرية بپیشوانه موصل سيركا ليك ولاتان كنهبي عراقا بپیشوانه موصل ولا صدا 78 شتيكي بيان واي ابي گنجاني بصرة بجورك لجوركان تكل بحكاية جوركان ببن انجا يا حكايتي بزوتنوين الرزاية
چونکە خەون بەبوونی دەوڵەتێکەوە ئەبینن خەون ببینی سەروەریەوە ئەبینن خەون ببینی کەرامەت و دینیتیەوە ئەبینن ئەو ئەیانەوێ سەر لە نوێ دنیایەک دروست بکەنەوە دنیایەکی گەورە دروست بکەنەوە یا ئەوەیە خەون بەوە بینن کە ئینتیمام بکەن بە حەشتەوە ببوورە چونکە حەشتێکێکە لە حکایەتە گەورەکان بۆ نمونە دەیان گەنج کە چاوپێکەوتنمان لەگەڵا کردوون خەون بەوە ئەبینن کە بڕۆن بۆ سووریا بۆ ئەوەی لە حەشت بیان نێرێ بۆ سووریا یا یەمەن بۆ ئەوەی لەوێ لەسەر ئەرزی جیهاد لەسەر خاکی جیهاد بە شەهیدی بمرن و نێنەوە بۆ عێراق لە پێناوی حکایەتێکی گەورە مەبەستم اوكي باشە دەکەواتە درێژەی پێ نادەم هەر بە کوردی بە کورتی اوكي هەلومەرجی کۆمەڵایەتی و سەلەفیزم ئەوە مەجال مەدام وەڵامی حەوت هەشت پرسیار بە یەکەوە بدەمەوە بە ئاین و هەمووی بۆی وەڵامی هەمویان نەدەم وانە بە ئەتوان بکویان کەمەوە من پێم وایە ئەزانم ئەم تێزەی من کۆمەڵە گرفتی لە کوردستانە دروست کردو و شارشم بەوەی کە خەڵکێکی زۆر ڕخنیان لێ گرتووە و زۆر بە توندیش ڕخنەی لێ گیراوە بەس گرفت نییە گرنگەوەیە کە تێزەکەی من حەقیقەتە ناڕەخنەگرەکانیشم ئەتوانن ئیدعای ئەوە بکەن کە بە ناوی حەقیقەت مۆنۆپۆلیان لەسەر حەقیقەتێ من پێم وایە دەقە ئاینەکانی تر دەقی ئینجیل بن یا قورئان دەقی بێدەنگ و قسە نەکەرن ئەوەی کە قسەیان پێکە هەلومەرجی کولتوری و کۆمەڵایەتی و ئابووری و دەرونی و نازانم چی کۆمەڵگایەکە و کۆنتێکستێکی تایبەتە لە کۆنتێکستێکی تایبەتە ئەکتەرێکی عێراقی ئەبێ بە ئەبوبەکر بەغدادی لە کۆنتێکستێکی تایبەترە هەمان ئەبوبەکر ئەبێ بە ئەبوبەکر کاروانی ئایا بەڕاستی ئێمە ئەتوانین ئەگەر بە شێوەیەکی بابەتیانە قسە بکەین پێمان وابێ ئەبوبەکر کاروانی هەمان ڤێرژنی ئەبوبەکر بەغدادیە ئەوەی کە واکە لە ئێمە جیاواز بێ ئەوەیە کە ئەمانە لە دوو کۆنتێکستی جیاوازان تۆ دوو کۆنتێکست دوو هەلومەرجی کۆمەڵایەتی و ئابووری و کولتوری و نازانم جیۆگرافی و نازانم هەموو ئەمانە جیاوازن کەوا لەوە ئەکەن ئەکتەری یەکەم خوێندنەوەیەکی تایبەتی هەبێ بۆ دەقە ئاینەکان کە 180 پلە جیاواز بێ لە ئەکتەرێکی تر کە لە هەلومەرجێکی کۆمەڵایەتی و ئابووری ترایە کە تێگەیشتنێکی خۆ دەقەکان هەمان دەقن خۆ ئەوان هەمان دەقا خوێندنەوە بەڵام لەبەرەوەی ئاستی مۆنتالی ئەوان یعنی تێگەیشتنی ئەوان خەیاڵدانی ئەوان سایکۆلۆژی ئەوان ناوەندی کۆمەڵایەتی ئەوان ناوەندی ئابووری ئەوان هەموو ناوەندەکانی تر ستراکتۆرالمەوە یعنی بە شێوەی ستراکتۆرال لە یەک ژیان لەبەرەوەی چاوەکانی ئەبوبەکر کاروانی کاتێ دەق ئەخوێنێتەوە هەمان ئەو چاوانە نین چاوەکانی ئەبوبەکر بەغدادی نین کە ئەو دەقە ئەخوێننەوە بۆیە ئەم پێوێ بڵێم مەسەلەی سەلەفیزم و پەروەردەی ئاینی و ڕۆڵی ئاین پێمان وان نەبێت کە ئاین بریتیە لە کۆمەڵێک ستراکتۆری مەنگ کە لە ناو مێژووە دەقی گرتووە بۆ ئەبەد ئەمە بۆ چوونێکی زۆر هەڵەیە ئەمە ئەو بۆ چوونەیە کە فەندامۆنتالیستەکان ئەیانەوێ بە ئێمەی بدەن و ئێمە قەنەعەت بن کە ئاین وایە من پێم وایە دیسانەوە من پێم وایە ئەمە بۆ چوونە بۆ چوون باشە من پێم وایە ئاین هەرگیز هاوارگیز ستراکتۆرێکی مەنگی هەمیشە نەبووە لە ناو زەمان و مەکانە بەپێی زەمان و مەکان بەپێی کۆنتێکست بەپێی هەلومەرجی کۆمەڵایەتی بۆ نمونەکە فەڕەنسیە کە بێ بە تیرۆریست خۆی لە بەتاکلان نەتەقێتەوە یاخود فەڕەنسیەکی چاوشینی قژزەت کچێک با بڵێن کوڕێک ببوورە کە لە خەو هەڵەسێ دایکی سەر بڕی بە چاقۆ هەشنیە لە ناوچەی نۆرمۆندی هەر دایکی خۆی نییە سەری بڕی چونکە ئینتیمە ئەم با بڵێن هەڵگری ئایدۆلۆژیای فەندامەنتالیزمی ڕادیکاڵی داعش بوو دایکیمان لە ژوورەهینەکە دۆزی و ئاحترافیشی کرد کە بە شەقۆ سەری بڕیەوە چوا ئەکات لەوەی کە ئەم گەنجە فەڕەنسیە وانە لە بەچەقۆیەکی کول دایکی خۆی سەر ببڕێ بێگومان ئەگەر تۆ بڵێ ئەم گەنجە لە حین تێناگە عەرەبی نازانێت یەک حرفی عەرەبی نازانێت کە بڵێ تا قورئانی خوێن
خوێندۆتەوە و قورئانی خوێندۆتەوە و دەستی لە ئاەتی حەدیث گیر بووە و ئەنجا ئەوەنە تەعەموقی کردووە کە بێت نەزەرەیەکی نازانێ ئەسڵان هەر ئەوەی ئەزانێ بڵێ سلام عەلەیکوم هەرەوە نازانێت هەر سلام عەلەیکوم لەوە زیاتر هیچ شتێکی تر نازانێ یعنی چی وای چی وا کات لەوەی کە ئەم کوڕە گەنجە فەڕەنسیە جوانە دایکی خۆی لە بەیانێکی زوات پاش ئەوەی کە نوێژی بەیانی کردووە بە فەڕەنسی سەری ببڕێ و جا بڵێ ئەڵڵاهو ئەکبەر و تەکبیر بکەن ئەو زۆر گرنگە بۆ ئێمە کە لەو هەلوو مەرجە کۆمەڵایەتی و ئابووری و نەزانم هەموو تێبگەین کەەوە بەرحەڵە ئەوە ڕۆشت وەڵامی ئاین و ئیسلام و جەماعی و دژە تاک و هەموو ئەوانەشم دایەوە بە نەڕەمەسەر و داروینیزمی کۆمەڵایەتی بەلامەوە گرنگە من باسی داروینیزم ناکەم کە یەک تۆز تەرکیز بکەنە سەر ئەوە داروینیزم بێگومان باسیەوە ناکەم من باسی داروینیزمی کۆمەڵایەتیەکەم لۆ داروینیزم سوسیال داروینیزمی کۆمەڵایەتی پەیوەندی بە داروین خۆیەوە نییە داروینیزمی کۆمەڵایەتی دواتر کۆمەڵێک مفەکیر و بیرماند و سۆسیۆلۆگ و ئەمانە دێن دروستی ئەەکەن بەڵام ئینطلاقاً لە هینەوە لە داروینەوە داروینیزمی کۆمەڵایەتی ئەبەو شوەیە کە بۆم باس کردی کە هەموو کۆمەڵگای تورکی و نەتەوەی تورکی و جمهوریەتی تورکی لەسەر داروینیزمی کۆمەڵایەتی بیناکراوە داروینیزمی کۆمەڵایەتی بریتێ لە هەندەسەیەک کە پێی وایە کە هەمیشە لاوازەکان ئەبێ کۆتاییان پێ بهێنرێ بەهێزەکان بمێنەوە پەروەردەکراوەکان ئەبێ پێگەی تایبەتی خۆیان هەبێ پەروەردە نەکراوەکان ئەبێ فڕە بدرێن هەر میانی بێ هەندێک مستەڵەح هەیە ئێمە وەکو کورد زۆر بیرمان لێ نەکردوێتەوە تەنها لە ئاستە سیاسەت دێماگۆکیەکەیان نەبێ بۆ نمونە کاتێ تورکەکان بە کورد دەڵێن کوردی شاخەکی هەنێ کوردی شاخەکی هین نییە هەنی تعبیرێک نییە ئەوەی کە تۆ هینەکە فرا ناکۆ ئەمە لە نەزەریەیەکی فراوانی کۆمەڵایەتیەوە هاتووە کە پێی دێت داروینیزمی کۆمەڵایەتی کە پێی وایە کوردەکان لەوێت دەستیان لە کورد نەڕۆشتونەتە ناو مێژوو ئەزانمان دێک برادەرم تعبیران پێ ناخۆشە نەڕۆشتونەتە ناو مێژوو بۆ چونکە تەنها ئەوانە ئەڕۆنە ناو مێژوو کە ئەکسسیان بە کولتور و ئێدوکەیشن و سوپا و عەقڵی دەوڵەت و هەموو لەبەرەوە ئەمانە یا ئەبێ ئەسیمیلیشن بکرێن بە بەشەر پێیان وایە کورد ئەبێ بکرێ بە بەشەر لەبەر ئەوە نییە کە کوردی ئەوش غەڵەتە یعنی ڕاستە لە هەندێک سیاسی تورکی هەیە کە دێت ئەما هینەکە ئەنسترومۆنتالیزاسیۆنەکە با بڵێن بەکاری یعنی تعبیئەیەکە بۆ شەڕی سیاسی خۆی بەڵام باوەڕتان ببێ پشتی کەوالیسەکانی ئەم ئایدۆلۆژیایە لەوە دەستپێەکە لەبەر کوردبوونەکە نییە لەبەرەوەی کە تۆ هەلومەرجێکی کۆمەڵایەتیت هەیە لەو شاخانە هێشتا نەبووی بە بەشەری کۆمەڵایەتی ئەبێت تۆ بکەین ڕێک وەکو ئەو فەڕەنسیانەی کە لە فەڕەنسا سەدان سنتەری کۆمەڵایەتیان دروست کردووە زانن بۆ کێ بۆی هۆملێسەکان بکرێنەوە بە مرۆڤی کۆمەڵایەتی فەڕەنسیە بەس پێی وایە ئەمانە هێشتا لە دەرەوەی کۆمەڵگان ئەزانن لەکوێ ئەژینەوە سنتەرە کۆمەڵایەتیانە بۆ نمونە ئەگەر شارەکە لێرە بێ زۆر بە دەگمەن سنتەرێکی کۆمەڵایەتیە بینی ئالێرە سنتەرە کۆمەڵایەتەکان ئەبێ ئالێرە بن ئالێرە بۆ چونکە ئەمانەش مافی ئەویان نییە هێشتا بڕۆنەوە ناو کۆمەڵگا ئەمانە کۆمەڵێک پەروەردەکاری کۆمەڵایەتیان بۆ ئەنێرین بۆ ئەوەی لە ماوەی 6 مانگ هەر جارێ تازاکرێتەوە 3 جار 6 مانگی بۆیان تازاکرێنەوە بۆی فێری قسەکردن و پێیانەوترێ لێزە سیستێ یعنی چی یعنی ئەوانەی کە خۆیان ناتوانن ئۆتۆنۆم بن لە ژیانیانە ئەپێ پەروەردەکارێکی کۆمەڵایەتیان بۆ دانی بۆی نامەیان بۆ بنووسی بۆی زمانیان بەرحەڵەمەوێ بڵێم داروینیزمی کۆمەڵایەتی بریتێ لەوە کە ئەبێت ڕەش و ڕوت و داما و چەوساوە و بێدەرامەت و پەراوێز خراوەکان یا ئەسیمیلیشن بکرێن یا ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان ئینقراس بکەن و کۆتاییان پێبێ بۆستم دکتۆرە مادەم مەوزوعەکە ئیندیڤیدوالیزمە دوو پرسیار زۆر مهم بوو لای جوابی بێتەوە یەکیان ئەوەی کاک عەبدوڵڵا ئەنارشیزم ئەوە نووسیمان ڕێکەوەی ئەڵێ ڕەهەندێکی هەر تەنها ئەوەیە ئەڵێ بۆەوەی کاک یاسینیش کە نموونەیە هێناوە لەسەر بیرەکە کە پێی وایە ئەوە ئیندیڤیدوالیزمە ئەگەر جوابی ئەو دەنەوێت لای من زۆر مهمە کەسەر چاو 5 دقە ماوە 5 دقە زۆر ئەوەی مامۆستا عەبدوڵڵا یەکێک بوو لە ئەو میحوارانەی کە دام نابوو باسی کەم ئەنارشیزمی تاگەرایی ئەندیڤیدوالیسم ئەنارشیزم بە زمانێکی زۆر سادە بۆی هەموو لایەک لی تێبگا ئەنارشیزمی ئەندیڤیدوالیزمی ئەنارشیست بە ئەوای لێ بکەین لەسەرەوە دامەزراوە کە باوەڕی بەوە هەیە کە دەسەڵات
بە هەموو فۆرمەکانیەوە بە لێبێ گرفتی سەرەکی کارەساتی سەرەکی قەیرانی سەرەکی بریتی نییە لە پەراوێزەکان بریتە لە سەری مارەکە بریتە لە دەسەڵات ئیتر ئەو دەسەڵاتە لە هەر فۆرمێکە خۆی مانیفێست بکە دەسەڵاتی باوکێکە لە خێزانە دەسەڵاتی قەشەیەکە یا مەلایەکە لە کەنیسەیەکە لە مزگەوتێکە سێرکە ئەندیڤیدوالیسمی ئەنارشیستمان هەیە ئەندیڤیدوالیستی مەسیحیمان هەیە ئەندیڤیدوالیستی سۆسیالیستمان هەیە ئەندیڤیدوالیستی بۆرژوازمان هەیە ئەندیڤیدوالیستی کۆمونیستمان هەیە ئەگەر بتکرێ هەزاران بالغەیە سەدان فۆرمی ئەندیڤیدوالیست بۆ ڕیزەکەم بەڵام لەناو ئەو ڕیزایەکێک لە ئەندیڤیدوالیستەکان پێوترێت لە ئەندیڤیدوالیزم ئەنارشیست ئەمە فۆرمێکە لە فۆرمەکان ئۆکەی ئەنجا مۆدرنیتی ئەمەش ئاخر پرسیارە ڕەنگا دوای ئەوە بوەستم هەڵەیەک دروست بووە لە خەیاڵدانی ئێمەیە هەڵەکەش بریتێ لەوەی کە پێمان وایە مۆدرنیتێ یەکسانە بە ئەندیڤیدوالیزم نا بە هیچ شێوەیەک وان نییە هەنی تەماشاکە با بێمەوە سەر دۆرکایمەکەی نازەخان دۆرکایم بێگومان لە چرکە ساتێکە دروستە بێ کە مۆدرنیتەی فەڕەنسی بەرەولوتکە هەڵەکشێوە نیە بەڵام تەماشاکەی دۆرکایم پاسی هینمان بۆکە لۆ پەساژ دوو بە کوردی ببرە پەڕینەوە لە کۆمەڵگای میکانیکەوە بۆ کۆمەڵگای ئۆرگانیک کۆمەڵگای ئۆرگانیک یانیشی لۆ پەساژ و لە سۆسیێتی بەرها کۆمەڵگای ئۆرگانیک بریتێ لە چی کۆمەڵگای ئۆرگانیک بریتێ لەوەی بۆچوونی ئەو بریتێ لە کۆمەڵگای ئەنتەردێپەندەنس یانیشی یعنی ئەنتەرتەبەعیەت وشەی ئەنتەرەکە بە ئەم قەس بەکارێن وەکو چۆن ئەڵێ ئەنتەرناسیۆنال نێو نەتەوەی وانێ نێو تەبەعیەت یعنی چی نێو تەبەعیەت ئەنتەر ئەندیپەندەنس یعنی لەو کۆمەڵگایە تۆ کەس تاکێکت فەردێکت نییە کە بتوان بڵێ بەخۆی بڵێ من وەکو کەسێکی سەربەخۆی ئۆتۆنۆم ئەژیم دوور لە هەموو ئەوانی تر بە پێشەوانەوە کرێکار ببوورە ئەوەی ژنێک کە قاپەشوە پێویستی بە خاوەنکارەکەی هەیە خاوەنکارەکە پێویستی بە ژنە قاپشۆرەکە هەیە وانێ ئەوەی کە ئەڕوات لە شەریکەی پوژۆ کارەکەت پێویستی بە کۆندکتۆر چی پێوترێ شۆفێری قیتارەکە هەیە بۆ ئەوەی هین کات بیبە بۆ سەر خاوەنکارەکەی ئەگەر ئەم ڕۆژێک نەخۆش بکەوێت قیتارەکەی ئەو پەکی بکەوێت ئەو ناتوانێت بڕوا بۆ سەرکارەکەی ئەو یعنی هەمووی کۆمەڵگاکە نیە کۆمەڵگای ئۆرگانیک بە شێوەیەکی ئۆرگانیک لە ناو سیستمی ئەنتەرتەبەعیەتان بەو معنای